سڵاوتان لێبێ بەڕێزانم کاتتان باش بە ناوی ڕاگرایەتی پەیمانگای تەکنیکی کوردستان و هەروە بەشی دیجیتال میدیا و مارکێتین بە خێراتنی بەڕێستانەکەین زۆر بە خێراتنی میوانە بەڕێزەکانەکەین ئەم پانەڵستە عزیزانە کە ئەمڕۆ لەگەڵمانە ئامادەن بۆ گفتوگۆکردن لەسەر بابەتێکی زۆر گرنگ کە ئێستا بەڕاستی هەمومانی تیا ئەژین بەرمانەکەوێت و بە گونجاومان زانی لە یادی ڕۆژنامەگەری کوردیدا بتوانین بە شێوازێکی زانستی و ئەکادیمی گفتوگوێم بابەتە بکەین وەگاشکرایە بەداخەوە من لەوەتی چاوم کردوتەوە تەمەنی خۆم ئاشکرا ناکەم بەس لەوەتی چاوم کردوتەوە لە شوێنێکام ئەژیم و لە شوێنێکا دەستمان پێ کردو بە ژیان کە هەمیشە بە دەنگی چەک و درۆن و بە هەواڵی شەڕ و کوشتن خەبەرمان بۆتەوە لەسەر هێڵێکین کە بەردەوام دڵەڕاوکیەکمان هەیە دڵەڕاوکیەکە لە مناڵیەوە گەورە بووە جیل دوای جیل و میدیاش هەر لە سەرەتای با بڵێین بە تایبەتی لە دوای ساڵی 1991 بەدواوە ڕۆڵێکی کاریگەری بینیوە چ لە گواستنەوەی شەڕی ناوخۆی هەرێمی کوردستان چ لە گواستنەوەی ئەو بارودۆخانەی کە هەرێمی کوردستان و بەگشتی ناوچەکە پیایەتی پەڕێت زۆر جار ئاشکرایەم ڕۆڵێکی کاریگەر بووە پۆزەتیڤ بووە گەیاندنی ڕاستی و زانیاری دروست بوو خۆی بەڵام بەداخەوە زۆر جاریش بینیومانە پێشێلی بنەما ئیتیکی و ئەخلاقیەکان کراوە ڕەچاوی دەرونی هاوڵاتیان نەکراوە هەتاوەکو ئەگاتە سەر و وەختی ئەو جەنگەی کە ئێستا هەمومان بە نادیاری تیاماوینێتەوە بەڕاستی پریشکەکەیمان بەرەکەوێت ئەویش جەنگی ئەمریکا ئیسرائیل ئێرانە بۆیە من پێویست ناکات زیاتر لەسەر ئەم بابەتە بۆسم پێم خۆشە فرسەت بێنم لەوەی کە میوانە بەڕێزەکان قسەی لەسەر بکەن هەریەکە بە پێی پسپۆڕی خۆی سەرەتاش پێم باشە هەموو ماشەڵڵا لە بواری خۆیانە خەڵکی شارەزا و زیرەک دڵنیام بەشێکی زۆرتان دەیان ناسن بەڵام پێم خۆشە بە کورتی بایۆگرافیایەکی هەریەک لەم بەڕێزانە بۆ ئێوەی ئەزیز بخوێنمەوە زۆر بەخێربی بەڕێز پرۆفیسۆر دکتۆر سامان فەوزی دکتۆر سامان دکتۆرای لە یاسای مەدەنی و یاسای ڕاگەیاندن هەیە ئەندام پەرلەمانی عێراق بووە خاوەنی دەکتێبە لەسەر یاسای ڕاگەیاندن ماوەی 20 ساڵە مامۆستای زانکۆیە لە بەشەکانی ڕاگەیاندن و یاسا و ڕامیاری وانەی وتۆتەوە سەرپەرشتی چەندین تێزی ماستەر و دکتۆرای کردووە وەکو یاساناسێک ڕۆڵێکی کاریگەری هەبووە بەڕاستی دکتۆر سامان لە داڕشتنەوەی کۆمەڵێکی یاسا کە پەیوەندیدارن بە بواری ڕۆژنامەوانی و هەموارکردنەوەی چەند یاسایەک هەم لە کوردستان و هەم لە عێراق پێم وایە لە ماوەی کاری پەرلەمانیشە ئەندامی لیژنەی ڕاگەیاندن بووە بۆ دەرکردن و داڕشتنەوەی یاساکان بۆیە بەڕێزیان هەم شارەزایەکی باشی لە یاساکانی ڕاگەیاندن لە هەرێمی کوردستان و لە عێراقیش و یاسا و پێوەرە نێودەوڵەتیەکانی ژەیە بۆی پێمان خۆشە هەر ئیتیجای قسەکەمان لەگەڵ دکتۆر سامانە بۆ ئاڕاستەیە بێت بەڕێز کاک ئەحمەد نەجم بەخێر بێی کاک ئەحمەد سەرۆکی بۆردی کەناڵ هەشتا بەڕێزیان سەرەتا کە دەستی پێکردووە فۆتۆ جۆرنالیست بووە بەڕێوەبەری گشتی میترۆگرافیە کە یەکەم ئاژانسی وێنەیە لە عێراقدا لە بواری فۆتۆ جۆرنالیستدا جێگە پەنجەی دیارە بەڕێزیان هەر بە خانەوادە لەم بوارە کاریان کردووە و ینی وەک ئاشکرایە برایەکی بەڕێزیان یەکێک بۆ لە قوربانیەکانی ڕووماڵی جەنگ کە بەداخەوە تا ئێستاش دیار نییە چارە نووسێتەوەی وا بیهێڵینەوە لە وڵاتی هۆڵەندا لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەم بواری فۆتۆ جۆرنالیزمە خوێنوێتی و کارێکی زۆری کردووە لە بە دۆکیومنتکردنی ڕوودا و هەواڵەکانی جەنگ لە ڕێگەی لێنزی کامێرەکەیەوە وەک دادوەر بەشداری کردووە لە پێشبڕکێ گیانیەکان لە بواری فۆتۆگرافیا دووبارە بەخێر بیت بەڕێز دکتۆر پێگا عەلیمەردان دکتۆرا لە دەروونناسی و چارەسەرکاری دەرونی بەخێر بیت دکتۆرا دکتۆرایەکێکە لەو بەڕێزانەی ئێمە هەمیشە لە ماوەیە زۆر ڕاوێژمان پێ کردووە بەهۆی ئەوەی کە بەرپرسی سەنتەری ڕاوێژکاری و دەرونیە کە یەکێکە لە سەنتەرە پێشەنگەکان لە زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان و لە پەیمانگای تەکنیکی کوردستانە
مامۆستایە و توێژەرە لە بواری تەندروستی دەرونی چەندین چالاکی کردووە و بەشداری کردووە لە بڵاوکردنەوەی چەند توێژین و بەشداری کردن لە چەند مێزگردێک و بەرنامەی تەلەڤیزیۆنیا سەبارەت بە ڕووماڵی جەنگ و لە قەیرانەکاندا شتی بابەتی بڵاو کردوتەوە. بە خێراتن دەکەین دووبارە دکتۆرەگیان. جا دکتۆر سامان بەڕێزە ئەمە زۆر مەشغوڵ بوویت لەبەرەوەی کە ماشەڵا زۆر ئیش لەسەر ئەم بابەتە کرا، بە تایبەتی بابەتی جەنگ و چۆنە بێ ڕووماڵ بکرێ و زۆرمان بینی، بەڵام من پێم خۆشە هەر لەو یەکسەر بڕۆمە سەر ئەو بابەتە و دەست پێ بکەم لەم ماوەیەی جەنگی ئەمریکا و ئێران و ئیسرائیلە دیارترین ئەو سەرپێچیانەی کە ئێوە پسپۆڕێکن ماوەی 20 ساڵ لەم بوارە کارتان کردو چی بوون کە بەرچاوتان کەوتو و ئەسەفتان خواستووە کە ئێوە چەندێکە قساکەن، چەندێکە هاوارەکەن بۆ جێبەجێکردنی بنەما ئیتیکەکان و یاسا، بەڵام هێشتا بەداخەوە سەرپێچین و لە میدیا گەورەکانیشەوە ئەبیندێن. سەرەتا ڕێگەم پێ بە پیرۆزبایی ساڵیادی ڕۆژنامەگەری کوردی لە هەموو تاکێکی کورد بکەم کە دوێنێکە ساڵیادی ڕۆژنامەگەری بوو و بۆنەیەکی نەتەوەییە، بۆنەیەکی جوانە کە باسی خۆمانە کە وەکو ئاهەنگێک وەکو جەژنێکی نەتەوەیی سێری بکەین و هەزاران سڵاو لە گیانی پاکی ئەو ڕۆژنامە نووسانەی کە ڕۆڵیان هەبووە ڕۆژنامەگەری کوردی بگەێنن بەم ڕۆژە، هەر لە مقداد بەدرخانەوە تا دەگاتە ئیبراهیم ئەحمەد و پیرەمێرد و تا دەگاتە حوسنی مکریانی و ئەوانی دیکە. واشمەوێ ئەوە بڵێم کە دڵخۆشم کە لەگەڵ ئەم بەشەیە، بەشی دیجیتال میدیا و مارکتینگە، ئەمڕۆ پێم وایە یەکەم جارە بێم بۆ خزمەتتان ڕوبەڕوو قسە بۆ یەکتریەکەین. یادگاری ئەوەی بیرخستمەوە کە لە سەرەتای دامەزراندنی هەردوو بەشی ڕۆژنامەگەری لە پەیمانگای تەکنیکی سلێمانی ئەوەی بەختیاری و زانکۆی سلێمانی کە بەشی ڕاگەاندن بوو، بەندە یەکێ بووم لە سەرەتاکانی مامۆستاکانیان بووم لە 2002-2003ەوە، واتە 22 ساڵ 23 ساڵەکە پێش ئێستا. تەمەنم لەو گەنجانەیانە بوو کە دەستم بە دەرسوتنەوە و وانەوتنەوە بوت کە هێشتان ماستێرم لە تەواوکردنا بوو یا تەواو نەکردنا بوو بە حکومەی کە ماستەرنامەکەم پەیوەندیدار بوو بە ڕۆژنامەگەریەوە. سەبارەت بە پرسیارەکەی بەڕێزت، بێگومان لە سەرەتای جەنگەکەیە کە پێم وایە دوا ڕۆژی مانگی 2 جەنگەکە ئیتر دەستی پێکرد، بڵێ مانگی 3 لە بدایەتی 1/3 هەڵەو کەم کوڕیەکانی میدیای کوردی زۆر بوون بە حکومەوەی کە کولتورێکمان نییە بۆ چۆنێتی مامەڵەکردنی میدیا لە کاتی قەیرانەکاندا، لە کاتی جەنگە، ئەگەرچی وەکو بەڕێزی شل لە پێشەکەیەکەیە ئاماژەوەدا کە ئێمە لە ناوچەیەکی جوغرافیاین کە هەمیشە لە جەنگین، دەوروبەرمان پێش ماوەیەک بینیمان کوردانی ڕۆژئاوا لە جەنگا بوون، پێش ماوەیەک کە بینیمان کوردانی باوک لەولاوە خۆمان جاری وایە لەگەڵ با بڵێن لەگەڵ هەندێک لایەنی توونڕەوی لە لێرە و لەوەیە لە جەنگان لەگەڵ داعشا لە جەنگا بوون، بەڵام هێشتان خەلەلێکمان هەیە، کەم کوڕێکمان هەیە لە دامەزراوەیی لە هەرێمی کوردستانە کە وای کردووە کولتورێکمان نەبێت لە چۆنێتی مامەڵەکردنی میدیا لەگەڵ ئەو دۆخە قەیراناویانەدا، بە تایبەتیش دۆخی جەنگ. بۆیە لە سەرەتاوە کۆمەڵی هەڵەو کەم کوڕی گەورەم ئابێنی بۆ وەکو متابعێک هەمیشە کە سەیری تەلەڤیزیۆنەکەم لە هەمان کاتە وەکو ڕەخنەگرێک، وەکو متابعێک، وەکو هەڵسەنگێنەرێک، نەک وەکو تەنها متەلەقیەک کە شتم پێبگا سەیری لێواکەم، چکە ئەزانم بەکاری دێنمەوە بۆ ڕەخنەگرتن و بۆ خول و دەورەکانم کە لێرە و لەوێ بانگێشتم دەکەن بۆ ئەو کارانەوە کە تا و کاتی توانام هەبێ و تەمە ڕێگام با بەشداری تێدا ئەەکەم. کۆمەڵی هەڵەو کەم کوڕیم تیادا بینی، یعنی لەو کاتەیە یەکێ لەوانە بۆ نمونە مەسلەی بڵاوکردنەوەی وێنەکان بە ڕاستەوخۆ، یعنی پەخشی ڕاستەوخۆ لە شوێنی کەوتنە خوارەوەی درۆنەکان، لە شوێنی کەوتنە خوارەوەی موشک و نزیک بوونەوەی لە شوێنی کەوتنە خوارەوەی درۆن و موشەکەکان بە ڕێگەی ڕاستەوخۆ. ئەمە یەکێ بوو لەو با بڵێن پێشێلکاریانەی کە هەستمە کرد. کاتێک کە دەڵم پێشێلکاری لە خۆمە واناڵم، پێوەرێکی نێودەوڵەتیمان هەیە، معیاری نێودەوڵەتیمان هەیە، ئەگەر ئێوە لە گۆگڵا بەدوایە بگەڕێن سێرچی بۆ بکەن، کۆمەڵی ڕێکخراوی نێودەوڵەتیمان هەیە، کارەکە لە مەجالی ڕاگەیان و ڕۆژنامەگەریە، کاردەکە لە بواری میدیایە، کۆمەڵی پێوەریان داناوە کابێ ئەو پێوەرانە ڕەچاوی بکرێت بۆ پاراستنی بەرژەوەندی گشتی. چونکە لە کاتی جەنگە قیامەکانی ڕۆژنامەنووسی، هەنگاوەکانی ڕۆژنامەنووسی، ئەرکەکانی ڕۆژنامەنووسی تۆزێ گۆڕانکاریان تێدا دەکەوێت. لە کاتی دیکەیە ئامانجی یەکەم بریتیە لە کاتی ئاساییە
بریتە لە گەیاندنی زانیاری و گەیاندنی هەواڵ و وەکو خۆی و ئەمانە بەڵام لە کاتی جەنگە بەتایبەتی کە وڵاتەکە لە جەنگە ئەبێ یان ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ پریشکی بەرەکەوێ بەرژەوەندی گشتی ئێتە ئاراوە بەرژەوەندی کۆمەلگا زیاتر خۆی دەسەپێنێ خودی ڕۆژنامە نووسەکان ئەوە دەخەنە مێشکی خۆیانەوە کە ئەو وڵاتە ئەو هەرێمە هەرێمی هەمومانە و لێرەدا تۆزێک ئەگە زانیاریشم هەبێ ڕاستیش بێ ئەگە بزانم ئەو زانیاریە بەرژەوەندی گشتیە خاتە لاوازبوونەوە متمانەی خەڵکی بەهێزە چەگارەکانی دەخاتە لاوازبوونەوە پەلە ناکەن لە بڵاوکردنەوەیە یەکێ لەو حاڵەتانەی کە بینیمان ڕاستەوخۆ گواستنەوە بوو حاڵەتێک کە باسکردنی شوێنی دوور و نزیکی کەوتنە خوارەوەی ئەو درۆن و موشەکانە بوو لە دەستگا هەستیارەکان و دام و دەستگا حکومی و دام و دەستگا سەربازی و ئەمنیەکان کە ئەمەش بۆ خۆی پێشەلکاریەکی زەقە و خاڵێککە ترساندن دڵڕاوکێ بە شێوازێکی زۆر یانی هەندێک میدیا هەبوو ماوەی پەخشی جەنگی ئێژگار زۆر کرد میدیایەکی ئاسایی بوو لە کاتی دیکەیە ڕاستە میدیای هەواڵەیە بەڵام کە جەنگەکەی بوو هەموو بەرنامە و شتەکانی تقریبا 185 بوو بە باسکردنی جەنگ بخستە سەر و کەناڵە باسی جەنگیە کرد و تۆ ئەگەر لە مەسلەی هەواڵی دادگایە باسی لێواکەین هەواڵی تاوان و دادگا دوو هەواڵن سەرنجڕاکێشیان تایە قیمەی خەبەریان هەیە بەڵام بەردەوام بە میدیاکارەڵێن پێویستە کە مەساحەی زۆر ماوەی زۆری بۆ تەرخان نەکرێت چونکە کاریگەری نەگەتیفی لێکەوێتەوە دکتۆرە لێرەیە کە دواتر لە ڕووی دەرونیەوە باسلەوە کە بۆیە ئەوەش قەلەلێک کە بوو لە هەندێک میدیایە بینیمان خاڵێکی کە شڵەژاندنی بازار یعنی من ئەو لە مۆبایلەکەمە وێنەی هەندێک کەناڵم گرتووە چ با بڵێن دیجیتال میدیا بێت چ کەناڵی تەلەڤیزیۆنی وێنەیەم گرتووە بۆ کاتی کۆڕ و سیمینارەکانە کاتێک کە داتاشۆ بەکارێنم بەکاری دێنەمە لێجار یعنی تۆ بە شێوازێکە کە ترساندنی تێدایە بۆ بازار جا یەکێ لەو حاڵەتانە یەکێ لەو نمونانەی کە ترساندنی تیابوو بۆ کۆمەلگا بۆ بازار لە عێراقا لە کەناڵێکی عێراقیە یەکێ لە پێشکەشکارە بەناوبەنگەکانی کەناڵێکی عێراقی دەستەی ڕاگەیاندنی و پەیوەندیەکان سزایدا لەبەرەوەی بە جۆرێک هەواڵەکانی خوێندەوە ترس و دڵڕاوکەی بڵاو کردەوە داوای لە خەڵک کرد بە پەلە بچنە بازار شت بکڕن ئەگەر ئەتوانن وڵات بەجێ بێڵێن ئێوە ترس و دڵڕاوکەیە ڕێگەی پێنادرێت بێگومان خاڵێک کە پێوەرێک کە بریتە لە ڕێزگرتنی قوربانیانی جەنگ کەرامەتیان ژیانی تایبەتیان ئەمەشیان لە کاتێکە لە هەفتەی یەکەم و دەڕۆژی یەکەمە لە میدیای کوردی بەشێ لە میدیای کوردی کاڵێن میدیای کوردی بەشێ لە میدیای کوردی پێشێل کرا واتە ئەو گرنگترین پێشێلکاریەکان ئەوانە بوو هەندێک پێشێلکاری دیکەشە بوو مەسلەی وێنەی مزەیەف وێنەی دروستکراو ئەوەی کە بزیرەکی دەستکرد دروست دەکرێت هەندێک جار وڵاتان خۆیان ئەوانەی لە جەنگان موسساتیان هەیە ئەوان خۆیان طبعا چۆن مؤسسەی حربی دەبن بەڕێوە مؤسسەی ئەعلامیش ئاگیان لێ چکە مەسلەی متمانە و دڵڕاوکەی و معنویاتی پێشمەرگ هێزی چەکدار هێزی عسکەری زۆر گرنگە هەندێک جا وڵاتانە خۆیان دروستی دەکەن ئێمە لە لای ئێمە جاریش کە بەبێ وێ ڕەچاویەوە بکەن دڵنیا بنەوە لەوەی کە ئەوە دروستکراوە یاخودنا جاریش کە بڵایان دەکردەوە هەواڵی چەواشە جاریشکە بە هەواڵی ڕاست لە میدیای کوردیا ئەوەشمان بەڵێ دکتۆر جا من باسی مەسلەی کەلتورە کرد کە کەلتور یعنی ئەساسا ئەو کەلتورە دروست نەبووە کە ڕۆژنامە نووسان بزانن چۆنە بێ مامەڵە لەگەڵ ڕووداوەکانی جەنگا بکەن و ڕۆماڵی جەنگ بکەن لەلایەک تریشۆ باسی لە کۆمەڵێک پێوەر کرد بەڵام ئاشکرایە هەر لە ماوەی ڕابردووە کۆمەڵێک ڕێنمایی دەرچوو و مؤسسە ئەعلامیەکان خۆشیان لەناو خۆیانە ڕێخستنەوەیان کرد من ئاگاداری ئەوەم دوور و نزیک کۆمەڵێک ڕێنمایی ناوخۆییش دەرچووە لە هەنێ لە مؤسسەکانە بۆ ئەوەی کە بزانن چۆن تەعامل بکەن سندیکای ڕۆژنامە نووسان پێم وایە سەنتەری میترۆ ئەمانە هەموو هەوڵیان ناکە بە شێوازێک لە شێوازەکان هەم بابەتەکە بروژێنن هەم بەیاننامە بڵاوکەنەوە لەسەری بەتایبەتی پاشەوەی کە بینیمان خەڵکێکی زۆر ترسێکی گەورەی لێنیش کە دوایی ئەچین لەگەڵ دکتۆریا باسیەکەین بێجگە لە گرانبوونی بازار یعنی وای لێ هات خەڵک بوو بە بەشێک لە جەنگەکە بە بەردەوامی بەپەلە لەسەر شاشەکان بوو تەئسیراتێکی درێژخایەنی لەسەر تەنانەت ناوەندەکانی خوێندن پەروەردە دروست کرد بۆیە جەنگەکە بە تەواوەتی ڕەبط بووە بە ئێمەوە بەڵام ئەم پێوەرانە دەرچوون ئایا بۆچوونی بەڕێستان لە دوای ئەو پێوەرانە و لە دوای ئەو ڕێنماییانە تا چەندێ مؤسسەی ئەعلامیەکان توانیان جارێکتر پێداچوونەوەیکی خێرا بە خۆیان بکەن لە ڕووماڵکردنی ڕووداوەکان لەو ماوەیەدا لەو
بەڵێ ئەو کۆمەڵە بەیاننامە و ڕێنمایی کە دەرچوو کە ژمارەیان زیاتر لە 8 بەیاننامە و ڕێنمایی بوو هەندێک دەستگا هەبوو 2 جار 3 جار ڕێنمایی گۆڕی لەو ماوەیە دەستکاریە کرد کاریگەری هەبوو کاریگەریەکە بەدیوەکە باڵێن ئیجابی بوو بەدیوەکە کە وای کرد جۆرێک حەزەرێک لە لای میدیا بکەوێتەوە و بەلایەکی کەشە کە سلبیاتیشی تێدا هەبوو یعنی کەناڵە میدیایەکان بەڕای ئێمەوە کە سێرمە کرد بوون بە سێ بەشەوە بوون بە سێ جۆر کاڵم کەناڵی میدیایی تەنها باسی تەلەڤیزیۆن ناکەم دیجیتال میدیا ئەوانەش هەمووی بوون بە سێ جۆر هەندێکیان زۆر لی ترساند لەو ڕێنمایانە بۆیە بە تایتڵێکی گەورە وتیان ئێمە چی دیکە هەواڵی جەنگ بڵاو ناکەینەوە وێنەکەیم گرتووە لە لامە دواتر شکاندی بێتیانیان ناکەمیان زۆر بەڵام چۆن لە کاتی بڵاوکردنەوەی هەواڵەکانی تاوانە هەندێک کەناڵ دەست پێشکەری ئەو بڕیارەیان کرد لە کاتی ئەو جەنگەشە ئەوەمان بینی هەندێک کەناڵی دیکە کە ڕەنگ بە پێویستە کە ناوێن بێنین بەیاننامەیان بڵاو کردەوە گلەییان کرد وتیان کاتێک کە تۆ بە ئێمە دەڵێی لە بەیاننامانە پێمان دەڵێی زانیاری بڵاو مەکەنەوە بەو شێوازە ڤیدیۆکان بڵاو مەکەنەوە و هەر هەوڵاتەیە ڤیدیۆی کەوتنە خوارەوەی درۆن و موشک بگرێ و بیدا بە ڕاگاندن قەدەغەیە و ڕاگاندن بڵاوی کاتەوە نەوترا بوو سەرەتا لە بەیاننامەکانە ئەگەر نزیکی شوێنی هەست ئەسکەری و ئەمنی بێ قەدەغەیە یان تاوانە وایان نەوتەوە بە عام وتبیان نابێ ئللا ئەبێ ڤیدیۆکان لە ئێمە وەرگرن لێ هەندێک لە بەیاننامەکانە وەکەوەی کە فەرمانگەی میدیا و زانیاری لە بەیاننامە یەکەمیا باسی لێو کردبوو کەوتنە ئەوەی کە هەندێک لە دەستگای ینی کاریگەر گلەییان کرد بەیاننامەیان بڵاو کردەوەتیان باشە ئێمە چی بڵاوکەینەوە بەرتەسکردنەوەی نوێرەکانی ئازادی هەواڵی هەیە ئەو ڕووداوانە بە چاو ئەبیدرێ بە گوێچکە گوێمان لێ گرمەیەک لە شارەکە تا هاتووە ناکرێ من هەواڵی لەسەر بڵاو نەکەمەوە بڵاویشی نەکەمەوە هەواڵ هەڵبڕاو دەبێتەوە ئەو کاتە بە شێوازێکی ناتەندروست بڵاو دەبێتەوە واتەوات بڵاو دەبێتەوە ئەبێتە دیعایە هەندێک کەناڵی سێبەر هەیە کە تا حدێک دیار نەیەکێ لە پشتکەوێتی وەکو شەخص بڵاوی دەکاتەوە باو کەناڵە جدیانە باشترە بڵاوی کەنەوە هیچ نەبێ بەشەکانی میدیایان خوێندووە خولیان بینیوە نەک ئەوانی کە تەنها بۆ دژایەتی حیزبێک یان لایەنێکی سیاسی بۆیە گلەییان کرد وتیان کوا ئەی دام و دەستگای ئەمنی تۆ بە من وا دەڵێ ئەی کوا وتەبێژی خۆت پێویستە وتەبێژت هەبێ ڕۆژانە بێ بڵێ شتێکی ئاوا بۆ لە شارەکەمان لەو شوێنە کەوتوەتەوە هەندێک لە هەندێک وڵاتدا جاریوایە وتەبێژ 2 جار دێتە سەر کەناڵ بەیانیانیش و ئێوارانیش لە شەڕی گەردەلوولی سەحرایە بینیمان هێزیەکانی ئەمریکا 2 جارە هاتن ئەبدەیتی معلوماتیان بۆ میدیاکاران دەکرد بۆ ڕاستیلەکانی ئەژنەبیەکانە کردەوە هەندێک کەناڵی دیکەشە بوو هیچ پەکیان پێ نەبوو هیچ گوێیان بەو ڕێنمایانە نەدا وەکو خۆی بەردەوام بوون لە ئیشەکانی خۆیان و ئەوەی ڕێنمایەکان بە سەرپێچاندانە بەردەوام بوون لە ئەنجامدانی بەڵام ئەوەی کە من لای من بێ وەکو زانیاری تاوەکو ئێستا هیچ محاسەبەیەکیش نەکرا بەڵێ دکتۆریان وەکو دوا پرسیار لەبەر کاتەکەمان بەڕێستان لەبەرەوەی متابعێکی زۆر باشی میدیا عێراقیەکانیشن لە هەمان کاتە ئەتوانیت بەراوردێکی ئەوەمان بۆ بکەیت چکە کۆزانی لە عێراقا ئەگەر بۆ ئێمە یەکجار قورس بێ بۆ ئەوان دەیان جار قورسە لەبەرەوەی پێکهاتەکان و مەسائلی سیاسی و ئاڕاستە جیاوازەکان هەمووی تەئسیرەکات لەسەرەوەی یعنی بە حەساسترین هەواڵ بڵاو بێتەوە لەوانەیە گۆڕانکاری گەورە دروست بکات ئەگەر بەراوردێکمان بۆ بکەیت لە نێوان میدیاکانی هەرێمی کوردستان و میدیا عێراقیەکان لەسەر ئەو بنەمایی کامیان زیاتر هەستیارانە پابەندانەتر ڕووماڵی ئەم ڕووداوانەی ماوەی پێشویان کرد وەکو بە پرسیارەکە زۆر وردە زۆر دقیقە عێراق فەرە پێگاتەیە هەندێک لەو پێگاتانە خۆمان دەزانین لەوانەیە پێیان وابێ ئەو پێگاتەی لەسەر حکومە پاڵپشتەکەی ئەو یەکێ بێ لە وڵاتانەی کە ئێستا لە جەنگەکەیە بۆیە ڕەوانەیە بە جۆرێ لە جۆرەکان سێری ئەو جەنگەکە یان باسی لەوەکە یان لە ناخی خۆیان بە جۆرێک کلی تێگا یان حەز و ئارەزوێکی دیکەیە بێ و هەر یەکێ لەو کەناڵانەش خۆتان دەزانن لە دوای لە عێراقی تازەیە لە دوای ڕوخانی ڕۆژەمی بەعسەوە هەر یەکێ لەو پێگاتانە دەیان کەناڵی میدیایانەیە و هەندێکیان تون هەندێکیان بنکەکانیان لە عێراقانیە لە شوێنی دیکەن بەڵام ئەگەر بات وایە یەکێ لەو دەستگایانە کە لە سەردەمی بریمەرە دروست بوو پێی دەوترێ دەستەی ڕاگەیاندن و پەیوەندیەکان کە ئەم دەستەیە لە ساڵی 2004 لە کۆتاییەکانی 2004 بە فەرمانێکی پۆل بریمەر حاکمی مەدەنی عێراق دروست بوو ئیشترافی هەموو کەناڵەکانی ڕاگەاندنەکە لە عێراقا وەزارەتی ئیعلام نەما لە دوای محەممەد سەعید سەحافە نەما و ناکرێت ئیعلام و سەرپێشتیکردنی ئیعلام کە پێوترێت دەسەڵاتی چوارەم لە دەستی حکوومەتا بێ مەرکەزی بێ و سەردەمە ڕۆیشت
ئەو دەستەیان دروست کرد لەناو دوو قەوسە لە دەستورە هاتووە دەستەیەکی سربەخۆیە لە پێگاتە سیاسیەکان پێگاتە نەتەوەیەکانی عێراق ئەندامیان لەناو دەستەیە هەیە و ناوی هاتووە لە دەستور ئەو دەستەیە سەرپەرشتی ئەعلامەکە لە ڕابردوودا ئەو دەستەیە بە وردی سەرپەرشتی ئەعلامی کردووە یعنی من زانیاری باسی خاڵی بکەم ئەو دەستەیە هەیئەی ڕستی هەیە ڕەسەت واتە کۆمەڵێک کەسی هەیە کارەکەن بۆ ئەوەی لەکوێیە کەناڵێکی ئیعلامی هەڵەیەکی کرد سەرپێچی کرد ئەیگرن تۆماریەکەن ئەینووسن گۆڤارێکیان هەیە بە ناوی ڕسمی ئیعلامی لەو گۆڤارەیە کە من چەندین نوسخەیم لایە لەو گۆڤارە نووسراوە بەرواری ئەوەنە سەعادەوەنە لەو بەرنامەیە لە کەناڵی شەرقیە یان سۆمەریە یان UTV تاوەکو داتە لەو کەناڵانە ئەو سەرپێچی تاکرا ئەو سەرپێچیش پێچەوانەی لایحە وەکوای بڵێ تعلیمات لایحەی سلوکە کە لە بەرواری ئەوەنەیە دەرچوە تەمان ئەو دەستەیە کۆمەڵێ لەوائحی دەرکردووە جاگەر بی بەسنۆ بە نمونەی ئێستاوە کۆمەڵێک ئەوەیان دەرکردووە بۆیە لە ڕابردووە ئەزانن جهتێک هەیە سەرپەرشتیانەکە وەکو یەکیش تا حەدێک بەڵام گلەیشی تیا هەیە تەمان شوێنی هەرێمی کوردستان لەوێدا ئەوەی کە من بینیم سەرپێچیە بوو بەڵام بەپەلا لەگەڵ ڕۆژی سەرپێچەکە سێ ڕۆژی بیننا ئەبوو سزا دەرئەچوو بە ئەو کەناڵە لێرە سەرپێچیە بوو ئەوەی کە من ئاگادار بم ڕەنگە کاکدیاری لێرەیە باشتر لە من ئاگادار بێ بە حکمی بەڕێوەبەری سانتەری میترۆیە کە یەک فەرعی کەناڵێکی عەرەبی لە کوردستانە سزادرا بۆی کە 2 هەفتە نەتوانێت پەخشکا بەڵام ئیکەم نەبینی بەڵام لەوێ کەناڵە عێراقیەکان کە شتێکی وایە نەکرد سزا ئەدران سزاکان دیاریکراوە لەبەر کەمی کات پێویست ناکە باسی جۆری سزاکانیان بکەم وای کرد کە کەناڵەکان زۆر ئاگاداری خۆیان بوو واتە لەبێش سەرپێچیە بوو بەڵام سەرپێچەکە بە حکمی سزا هەیە ئاماژ لە سزا چییە بە تۆ دەڵێ دووبارەی مەکەرەوە ئەوەی کە سزاەکەی وەرگرتووە و بە کەناڵی دیکەش دەڵێ چاوتان لێبێ ئاها من سزامە چکە هەمیشە سزا ئەبێ جۆرێ لە عەلەنیەت وەرگرێ بۆیە دەڵێ من ئاگام لێ نییە ئەگەر دام و دەستگایەکی هەرێم سزای کەناڵێکی هەرێمی یابێ پێویستی ئیعلانی کە پێمان بڵێ بۆی کەناڵەکانی کەش تا حەدێک حەزەر وەرگرن ئەو سەرپێچیە یان ئاگادار بن جهتێکەیە متابعیانەکە ئێمە نزیکەی 8 بەیاننامە دەرچوو هەمووی دەڵێ بە توندترین شێوە سزاتان هەیە بەڵام ئەکشن لە واقعە تەنها یعنی هەر قسەیەکە و لە واقعە جێبەجێ نەشمان بینی واتە بە دوو دیار پرسیارەکەت کورتکەمەوە وەڵامی بەمەوە بەڵێ لەوێ سەرپێچیە بوو بە حکمەوەی جۆرا و جۆری هەر یەکێکیان ئایدۆلۆژیەک مەسلحەتێک لە پشت کەناڵێکەوەیە بەڵام ئەو سەرپێچانە چونکە جهتێک هەبوو بە جدی سزای ئەدا سەرپێچەکان دواتر کەم بووە و بە بەراورد بۆی هەرێمی کوردستانە کە بەردەوام بوو زۆر سپاس دکتۆر سامان فەوزی دواتر دەرفەدە بێدێمەوە لای بەڕێزە ئێستا پێم خۆشە بچینە بوارە پراکتیکیەکەیەوە تۆزە لە ئەکادیمیا دوورکەوینەوە بەڕێز کاک ئەحمەد بەو پێی بەڕێستان زمانی خۆتان فۆتۆژۆرنالیستە و ئاگاداری ئەوەشین کە هەم وەکو ڕۆژنامەنووس هەم وەکو بەڕێوبەری یا با بڵێن سەرۆکی بۆردی یەکێک لە کەناڵە دیارەکانی هەرێمی کوردستان بەس حەزەرەوە تەعاملتان کردووە لە ڕووماڵکردنی ڕووداوەکانی جەنگا پێمان خۆشە پێمان بڵێن بە واقعی پێوەرە پیشەیەکانتان چییە چۆن لەگەڵ کارمەندەکانتانە تەعاملتان کرد چونکە بەڕاستی ئەگەر لە پێشینەت و پێوەرانە و نەبێت و کۆمەڵە کۆدە نەبێت لە ناو مؤسسەکەتا کە پێوەی پابندبی کە لە پڕێکا شتێکێتە پێشەوە ڕەنگ بێت تۆزێت سترێسێ دروست بێت گۆڕانکاریەکان خێران ئێوە وەکو کەناڵ هەشت با بڵین و هەم وەکو فۆتۆجۆرنالیست وەکو شەخص و وەکو مؤسسە ئەو پێوەرانە چی بوون کە بۆ خۆتان داڕشتەوە تاوەکو ڕۆژنامەنووسەکانتان نەکەونە سەرپێچیەوە و پابندی ئەو بنەمایانە بن کە لە کاتی ڕووماڵی جەنگا پێویستە ڕەچاو بکرێن زۆر سپاس بۆم دەرفەتە سپاس بۆ قسەکانی دکتۆر سامان زۆر هاوکارم بوو کە هەندێک شتەیە من دووباری نەکەم و یەکسەر بچمە سەر ئەو بابەتەی کە بەڕاستی مەبەستمە منەمەوێ ئەمڕۆ لە ڕسمیات تۆزە بچمە ئەولاوە باسی ئەو بکەم لە پشتی پەردەوە چی ڕوئەدا لەواتە زۆر جار ئێوە لە شاشەوە بمان بینن یا بەس وێبسایتەکە و سۆشیال میدیامان بکەم بەس من بەڕاستی کۆدەکەی خۆمان و کۆدی هەندێک لە کەناڵەکانی کەشتان بۆ کەشفەکەم لەو بابەتی کە باست کرد دەڵێ چۆن ڕێنماییتاندا بە کارمەندەکان بە داوای لێبوردنەوە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان نەبووین تووشی شۆک بین ئەمە ئەبێت دەستگایەک بێ لە کاتی حاڵەتی جەنگە ڕێنمایی بڵاو کاتەوە ئەی بێزەحمەت ئەم 3-4 ساڵی پێشتر تۆ چی کردووە یعنی ئەنجومەنی ئاسایشی حکوومەتی هەرێمی کوردستان دەستگای میدیای حکوومەتی هەرێمی کوردستان و
ئاسایش و یەک تۆزیما بوو بەڕێوەبەری ڕێگاوبان و کشتتوکاڵیش ڕاگەنرا و بڵاو کاتەوە بڵێ سزاتان نەدەین هەمووی تووشی شڵەژان بوو بۆ لەبەری ئامادەکاریمان نەکردووە ئامادەکاریمان بەس بۆ مە نەکردووە لە حکوومەتە جارە باسی ڕۆژنامەوانی ناکەم نەخێر ئامادەکاریمان بۆ بوومەلەرزەش نەکردووە مادام لەم شەڕی ئەمریکا و ئیسرائیل بەرامبەر بە ئێران ئامادەکاری نەکراوە لەوەی کە چ ڕێنماییەک بەهادئی لەسەر خۆ بدەن بە میدیاکان من دڵنیاتان نەکەمە بۆ لافایش نەمان کردووە ئەم شۆکە ئەبێ کەسێکی ئاسایی هەیبێ کە لە ناو دەستگایەکانیە یا لە ناو حکوومەتانیە خەڵکێک بێ کە ئاگای لە دنیا نەبێ تووشی شۆک بێ نابێ حکوومەت تووشی شۆک بێ و نابێ دەستگای میدیایش تووشی شۆک بێ ئێمە ئێستا کە لە حاڵەتی جەنگانین ئەوە جەنگەکە چۆتە حاڵەتی ئاگربەستەوە کوا ڕێنمایەکی تازە کوا دەستگایەک بەڕەسمی ئێمە وڵاتەکەمان لە وەزارەتی ڕۆشنبیریە کوا وەزارەتی ڕۆشنبیری قسەمان بۆکە کوا چۆ ڕاگەنراوێکی بڵاو کردەوە بڵێ تەواو مادام ێستا دۆخەکە هێمن بۆتەوە ببورن تووشی ئەم شۆک بوونە بووین چکە هەڕەشەی تیا بوو ئەنجومەن یاسایی شەوید بە توندترین شێوە ڕوبەڕووتانە بینەوە ئاسایش لە سلێمانی و لە هەولێر یانوت ئێمە ڕێنمایی خۆمانمان هەیە هەر کەس و لەجێ خۆی دانیشت ئاوایەکی کرد ڕوومەتی ئەوقرانەوی بۆ من ڕێنمایە بڵاو نەکەمەوە ئێمە ناتوانین لە دەستگاکانی میدیا باوەڕمان بە هیچ ڕێنماییەک هەبێ کە پاشاگەردانی و ئاڕاستی جیاوازی تیابێ بۆیە ئێمە خۆمان لە ناو دەستگاکەمانە ئەگەر ڕێنماییە دەرکەین هیچ پێویست ناکە من بۆ هاوڵاتیانی ڕوونکەمەوە وەڵاوە بڕیارمان نایتر جەنگ ناگوازینەوە بۆی 150 کۆمنتم بۆ بێ دەستخۆشی بێ گواستنەوەی جەنگ یەکێکە لە ئەرکە هەرە سەرەکیەکانی میدیا ئەگەر من نەیگوازمەوە بۆمە گوازنەوە ئەگەر من باسی نەکەم وڵاتێکی کە بۆم باسەکە ئەگەر من باسی ئەو معاناتە ئینسانیەت مرۆڤایانە نەکەم کە هەمە لە شارەکەیە وڵاتێکی کە دایە ڕێژێتەوە من نمونەیەک دەدەمێ ئەم نمونەیە زۆر ئاسانە لی تێبگەی ساڵی 2005 کامەرانی برام لە کەرکووک فۆتۆگرافەر بوو فۆتۆگرافەری ڕۆژنامەوانی بوو جیاواز لە فۆتۆگرافەری هەر بەجالێکی تر لە یەکێ لە تەقینەوەکانی کەرکووکە فۆتۆیەگەر من لەو سەفەرەیە لەگەڵیا بووم بەداخەوە مەیتەکان کەوتبوون لەسەر ئەرز فۆتۆکانی گرت ئەو ناوەمی خوێن بوو چوو ئەو لاوە شڵەژا بوو ئەوە دەستیایە تەلەفۆنی کرد بۆ یەکێ لە ئاژانسە نێودەوڵەتیەکانی فۆتۆ اینجا کە باسی نێودەوڵەتیەکەن خۆ نێودەوڵەتەکانی سکانداڵی گەورەیان هەیە کامەران هەموو گیانی لەرزی تەلەفۆنی کردوتی ئێستا تەقینەوەی بۆ لە کەرکووک من فۆتۆکانتان بۆ نێرم ئەدیتەرەکە کابرایەکی ئەوروپی بوو لێی پرسی کامەران بۆستە چەند کەس کوژراون لە ناو فۆتۆکانتە وتی ها قەد و پرسیاری لێ نەکرابوو وتی باشە ئەم پرسیارم بۆ لێکە مەیتەکانی ژمارد بۆی دەرکەوت 13 کەس کوژراوە وتی 13 کەس کوژراوە وتی ببوورە کامەران ئێمە بۆ ئەمڕۆ ئەم فۆتۆیانە بڵاو ناکەینەوە لەبەری لە مووسڵ لە هەمان ڕۆژە تەقینەوەیەکی تر هەیە کە زیاد لە 30 کەس کوژراون ئەمە یعنی چی؟ ئەمە یعنی ژمارەی کوژراوان گرنگترە ئەو دەردەیە کە ئێستا لە ناو میدیا و سۆشال میدیای کوردیا هەیە یعنی ناحەقیان ناگرم کە خەڵک حەزی لە بابەتی ئەکشن و تەقینەوە و درۆن و ئەمانەیە یعنی بابەتمانەیە لەسەر ژینگە کردومانە ئەڵێن خەڵکینە 4 ساڵی کە گەرمبوونی زەوی و گۆڕانکاریەکانی کەش و هەوا کە تاوەکو ئێستا خەڵک لێرە باوەڕیان پێ نییە بە زۆرینە بەداخەوە ئەگا کاریگەریەکەی گاتە بەنداوەکەی دوکانیش 20 لایکی بۆیێت بەس ئەڵێن ئەروەڵاوە تەسویری درۆنێکە بە ئاسمانەوە سێگین 40,000 لایکی بۆیێت خەڵکەکە میدیاکە نابێ ئاڕاستەکە نابێ ئەو خەڵکە کە حەزیان لە چیە میدیا ئەوەی باتێ تۆ یەکێ لە ئیشەکانت هۆشیارکردنەوەی کۆمەڵگەیە خۆ تۆ نابێ ئەگەر بۆ نمونە خەڵکەکە حەزیان لە تۆموجێریە تۆ ڕۆژە تۆموجێریان بۆ بخەیتە سەر تۆ وەکو میدیا بە پرسیارەتێکت هەیە پێشتر خۆت هاتووی کۆد ئۆف کەندەکتی خۆتت داناوە ڕێنمایەکانت داناوە بە بەرپرسی ناوەندی هەواڵە تووتووە کە من ئەمەوێ لەم جەنگەیە چۆن تەعامل بکەین چ پێویستەکە کارمەندەکانم تووشی شۆک بن من ئەتوانن لە ناوەندی هەواڵە شایەتی ئەوم بۆ بن ڕۆژنامەنووسانی کە لەوێن پەیامنێرمان هەبووە چووەتە لای ساروخێک کە ساروخەکە نەتەقیوە لە ڕۆژاوای کوردستان ویستۆتی فۆتۆی بگرێەوە و کرتوشێتی نردوێتی بۆ ناوەندی هەواڵ وتومە ئەبێ ئەو کەسە سزا بدرێ بەرپرسی پەیامنێرەکە و پەیامنێرەکەشە بە سزا بدرێ نابێت دەستخۆشی لێ بکرێ ئەوە کەی ئیشی تۆ بچیتە لای ساروخێک کە نەتەقیوە بۆیە من ئەمە شتێکتان پێ بڵێم پێویست ناکا لۆمی هیچ دەستگایەکی ڕاگەیاندنکەن ئەبێی منکەن ئەبێی بەرپرسی یەکەمی و کەناڵە بکەین چونکە ئەو ڕۆژنامەنووسانە کە سەدان ڕۆژنامەنووسە ناو دەستگاکانمانەیە بە قسەی منەکە پێویست ناکەم بڵێن ڕۆژنامەنووسانی ئەو دەستگایەوانی باوەڕکە ئاراستە ئەکرێن من نمونەی کە تێمێ دەستگای میدیایی هەیە لەم کوردستانە من ئەمێ بێ پەردە قسە بکەم بەرپرسە سیاسەکەی کە خاوەنیەتی لە مەسلحەتیەتی یەکێ لە وڵاتانی دەوروبەر بڕوخێ خۆی ئەوە ئازایەتیتیان نیە بێتە سەر شاشە و بیڵێ
ژیانی ئەو ڕۆژنامەنووسانە ئاخاتە مەترسیەوە ئەڵێ بڕۆ دی گەرمیکەن دەی ئێستا دکتۆر سامان باسیەوە کردوتی ڕووماڵمان هەیە لە سای هەشتای ڕۆژەکە بۆ بە ڕووماڵ بێزەحمەت بۆ تۆ لێرە لە سای هەشتای ڕۆژەکە دەکەی بە ڕووماڵ ئەگەر مەبەستێکی سیاسی لە پشتەوە نییە ئەگەر ناتوانێت ئیستیقلالیەک دروستکەی هەژان خان ئێمە سێ ئەرکمان هەیە لە میدیا و بە تایبەتی لە ناو ناوەندی هەواڵی خۆمان زۆریش ئاسانە دانێت بەرپرسیارەتێکە بەرامبەر بە ڕاستی ڕاستەکەی من ناو ڕاستێکی ئەوان ڕاستی واقع ئەو ڕاستی ئەبێ بدەین نابێ بکەینە ژێر هێدلاینەوە ئەر وڵات دنیا کاول بوو بەڵکو بێ ڕاستیەک بدەینەوە بە خەڵک کە تاڵیش بێ پێی قبول بکرێت دووەم ڕاستیمان بەرامبەر بینەران و جۆگرانمانە کە بەڕاستی بینەر بۆ یەگەڕێتەوە بەلای ئێمە بۆی لە شتێک دڵنیا بێتەوە نابێ ئێمە زیاتر نادڵنیایکەین وەسێم بەرپرسیارەتیشمان بەرامبەر مرۆڤایەتیە چونکە زۆر جار ئێمە ئەوە هەر ئیهمالەکەین لەلایەنە دەرونیەکەشی باس ناکەم باسی ئەوەکەم ئەو جنگانی لە دنیاە کە باس لە بابەتە مرۆیەکان ناکرێتایە لە سایە هەفتە زیاتر پشتگوێ ئەخرێ لەو شەڕانی کە باس لەلایەنە ئینسانی و مرۆڤایەتیەکە ئەکرێتایە نمونەشمان هەیە ئەو جەنگەی غەزە دە ئەوەندەی ئەم جەنگەی کە ئێستا هەیە قوڵتر بوو بەس بۆ باس ناکرا لەبەرەوەی لۆبیەکی نێودەوڵەتی هەبوو لەوەی کە ئەم جەنگەی غەزە بەو شێوەیە پیشان دەدات زۆر باشە کاک ئەحمەد ئەگەر شتێکی جوانە باس کرد بە شێوازێکی تر بڵین زۆر جار میدیا وەکو تووڵێکی استراتیژی بەکارهێنرێت بۆ بڵاوکردنی پرۆپاگەندە بە تایبەتی لە کاتی جەنگ ئەمە یعنی ئاشکرایە لە مێژووش چەندین نمونەیەتیایە کە چۆن ئاڕاستی جەنگەکە ژەگۆڕێ هەستیاری بارودۆخی ئەم جەنگە بە تایبەتی زۆر جارە وترا کورد نازانێت لەگەڵ ئەمریکا بێ لەگەڵ ئێران بێ زۆر جار موقیفەکان موقیفێکی زۆر محریج دروست بوو تەنانەت بۆ سیاسیەکانی و ئێمە ئەوەش دەزانین کە میدیای کوردی لەلایەن سیاسیەکانەوە خاوەنداریەکرێن ئەمە واقعەیە کە پێویست ناکا کەس خۆی لێ ببەریکە بەڵام قسەکە ئەوەیە لە دۆخێکی وا هەستیارە تا چەند تۆ درکە بەوە کرد ئەگەر کە بەراوردی میدیاکەی خۆتان کرد بۆ کەناڵەش لەگەڵ میدیاکانی ترا کە چەندین میدیای تری باوەڕ پێکراو هەیە لە هەرێمی کوردستان تا چەندێ درکە بەوە کرد ئەم میدیایانە هاوشێوەی ئەو شەڕێکە لە ڕۆژاوا هەبوو هاوگوتار و هاو هەڵوێز بوون بەرامبەر بە پرسەکە چونکە خۆت ئەزانیت باسی ئەو کرد ڕەنگ بێت ئیشەکە بە ڕۆژنامەنووسەکە بکرێ ینی ڕۆژنامەنووسەکە بەکاربێنرێ وەکو تووڵێک بۆ بڵاوکردنی ئەو پروپاگەندە لەلایەنێکی سیاسی دیاری کراوەوە ئێوە وەکو متابعی خۆتان بابینە دەرەوە وەکو پۆزیشنەکە و لە کەناڵەش تا چەندۆت بینی ئەم هەستە هەیە بۆ یەکخستنی هاو هەڵوێستی و هاوڕووماڵی لە ڕووداوەکانی جەنگا هەژا خەمنەمێ شتێکە بۆ ڕاستکەمەوە لە بابەتی ڕۆژئاوایە هەموو میدیای کوردی پاڵپشت نەبوون جگە لەم جارە بەڵێ جگە لەم جارە بەڵێ ڕاستەوە خەریکی ڕووماڵی ڕۆژئاواین ئێمە بایکۆتەکراین لەلایەن هەندێک حزبی سیاسی ومانویان چییە کەناڵەش بۆ بە کەناڵی ڕۆژئاوا هەر لە پشتیانە بەڵام کە مەساڵەحی سیاسی نزیک بووەوە لەگەڵ برادرانی ڕۆژئاوا هەندێک میدیای تریش ئاڕاستە کران فەرموون بچن دەرگاتان بۆ کراوەیە کەواتە کەیسی ڕۆژئاوا مهمە بۆیە من حەز دەکەم ئێوە لەناو ئەم پەیمانگایەوە وەکو بینەرانیش کە ئێستامان بینن زۆر چاپیان تیژ بێ بەرامبەر مێژوو لە چ کاتێکا میدیای کوردی هەموو یەکی گرتووە بۆ دۆزێکی کورد من پێتەڵم ئەم جاری ڕۆژاوە ئەم جاری کۆتایی ئەبێ شانازی پێوە بکەین خۆ ئەگەر سیاسیەکانیشمان بیریان لەوە کردێتەوە تاوک بەسە کاتی ئەوەی هەمومان پشگیری بکەین بێ دڵمان پێی خۆش بێت بەس حەز دەکەم چاو تیژ بێ بەرامبەر ئەو کاتانی کە نەبووە اینجا لەسەر ئەوەی کە ئایا چەند هاو هەڵوێستین یا من کە لە دەرەوە ئەیبینم چۆن ئەیبینم من نمونەتە دەمێ پێشکەشکار هەیە لەم دەستگا کوردیانی کوردستان بە نزیکەی سێ هەفتە لەمەوە پێش پێی وتراوە ئادەی دەستکە بە گریان دەی فەرموو چۆرە ستۆدیۆ ئەگریت بە چاکی بۆ ئەم عایلەی کەوایان لێ هاتووە تەداخولکردن لە ئیمۆشنی ڕۆژنامەنووسێ کە تۆی خیتە سەر شاشە بۆ ڕاکێشانی عاتیفە و بۆ عاتیفەکەشت بۆ کۆدەنگی کۆکردنەوە نییە بۆ ئەو ماڵە بەڵکو بۆ زیاکردنی چەند لایکێکە کە وعدت بە بەرپرسێکی سیاسی یان کوڕی بەرپرسێکی سیاسی داوە من لایک و ڤیوت بۆێنم ناڵێ چۆن بۆ تێنم بۆ ئەو کەسە ناچارە پێشکەشکارەکەی بخاتە گریان اینجا ئەوەی خۆش بوو ئەو پێشکەشکارە لە پشتەوە تەلەفۆنی بۆ یەکێ لە هاوڕێکان ئێمە کردو توی وەڵای من گریانم نەئاهات ئەمیز بابەتە ڕۆژنامانەکە باسکەم بەس ناچار بووم تەعزیەکەی ماڵی باپیرم بیری خۆم خەمەوە کارەسات گەیشت بێتە ئەوەی تۆ تەداخولکەی پێشکەشکارەکەت بکەی بە فلم لەسەر شاشە بۆ ئەوەی کە تۆ لایک و ڤیو بۆ بێ ئەبێ خەڵکی کوردستان بگاتە قەناعەتێک ناشنال جیوگرافیک 35 ملیۆن دۆلار لە بابەتی دۆکۆمنتاریە سەرفەکە کە ئەیخاتە فەیسبوک لە 100 لایک تێ ناپەڕێ بەلایەوە کێشە نییە لەبەرەوەی لە هیچ شوێنێکی دنیاە ئەو موئەسەسە نێودەوڵەتیانە لایک و ڤیویان بەلاوە گرنگ نییە لە ناو سۆشیال میدیا بەڵکو لە ناو وێبسایت و لە ناو پلاتفۆرمە سەرەکیەکانی وەکو یوتیوب بەلایەنەوە گرنگە لێرە مەبەستەکەم چییە
من ئێستا ئەتوانم بە بەرپرسی ناوەندی هەواڵ بڵێم کاک بەهێز یان ئەو ڕۆژنامەنووسانی لێرن ئەڵێم لەمڕۆوە لە سەعات 12ەوە بیکەن بە تەعزیەخانە 3 ڕۆژ با بە خۆمان بگرین باوەڕ کە بەدەست منە پێویست ناکات لۆمی هیچ ڕۆژنامەنووسیەکە ناو دەستگایە ئێوە ئەگەر ویستان بزانن ئەم دەستگایە چۆن بیرەکاتەوە بزانن بەرپرسە سیاسیەکەی کە پشتگیری بەڕێوەبەری ئەو دەستگایەکە حەزەکە ئەو وڵاتانی دەوروبەری چی لێبێ ئەگەر لایەنداری کردووە بەخۆەوە خەتای دەستگای میدیاکە نییە خەتای بەرپرسەکەیە کە فەندیەکە ئەگەریش لایەنداری نەکردووە دەستگاکە بەو جۆرە ئەڕوات کە بڵێ باڵانسە من باسی ئەم لاکەم باسی ئەو لاشەکەم لە ماوەی ڕابردووە ئێمە لە کەناڵ هەشت چاوپێکەوتنمان کرد لەگەڵ جێگیری پێشووی سەرۆکۆماری ئێران سێرمان کرد باڵانس نییە ئەی چی بکەین خێرا ڕامان کرد چاوپێکەوتنمان کرد لەگەڵ جۆکنت کە بەرپرسی دژە تیرۆری هەموو ئەمریکایە بیرمان لێ کردەوە ئەمەیان معارەزی ترامپە ئۆپۆزیسیۆنە ئێستا لە حکوومەتەکەی هاتووەتە دەرەوە بۆیە چوین جۆن بۆڵتنمان هێنا چۆڵەی ئەمنی قەومی ئەمریکا لای ئەو بۆیە میدیا بۆ ئەوەی کە باوەڕی بینەرانی بەدەست بێنێ پێویست ناکا بیر لەوە بکاتەوە چکاگە من بیر لە لای کەمەوە ئەم ئێوارێ بە دووسێ پێشکەشکار ئەڵێم بە ژین خان ئەڵێم بە کاژی خان ئەڵێم بە کاکازان ئەڵێم لەسەر شاشە هەندێک شت بڵێن کە مۆڕاڵ نییە بەیانی سێرەکەی هەموو تیکتۆکە بێ بەوە کارە سات ئەوەیە بەرپرسە سیاسیەکان وە کوڕی بەرپرسە سیاسیەکان کە ئەم دەستگایانە ئاڕاستە ئاکەن سەدان ڕۆژنامەنووسیتیایە ئەبێ بگەڕینەوە بۆ ئەوان باوەڕم پێ بکە خەتای میدیاکان نییە خۆ هەندێک پیجی سۆشیال میدیا هەیە هەر دەستگای ڕاگەیاندنەکەی زۆر بچووکە 12 کەسن ئەوە نە بە بەرپرسیارەتی و ئەوە نە بە پڕ لە ئیتیکی ڕۆژنامانیوە کارەکەن حەزەکەی سێوی بابەتەکان کەن ئیشی من نییە لە دەستگای میدیا ئیشی حکوومەت بکەم ئیشی من ئەوەیە ڕووماڵی بکەم دەستخۆش زۆر سپاس واتە بەڕێستان پێتان وایە یەکگوتاری و هاوهەڵوێستی نییە بەرامبەر پرسێکی لەم جۆرە و ئەم جەنگە و تۆ زیاتر بە دیدێکی ڕەخنەگرانە سیرەکەیت کە ئەو بەشێک لە میدیاکان لە هەرێمی کوردستان ئەوەنەی بیرەکەنەوە لە کۆکردنەوەی لایک و زیادکردنی سەردانکەر هێندە بیر ناکەنەوە لەوەی کە بێت چۆن زانیاریەکان وەکو خۆی بە پێویست بە پێویستی بینەران بە دوور با بڵین لە بەکارهێنانی عاتیفە بگەێنن بە هاوڵاتیان اینجا هەر لەم بەکارهێنانی عاتیفەم زۆر سپاسی تۆکەم دەرفەدە یەمەوە لە حەزەکەم بچمە لای دکتۆرە پوگا لەبەرەوەی ئیتر دکتۆرە هێزمانتیان نەما هەمومان بەڕاستی هیلاک بووین گریاین بێتاقەت بووین ترساین هەرچی هەستێکی ناخۆش هەیە بەسەرمان هات لە ماوەی پێشووە بە تایبەتی وەکو بە ڕێزان باسییان کرد لە غیابی ئیتیک و لە غیابی کەلتوری ڕووماڵە تۆ ئەکرێت مناڵێکی 6 ساڵان بکەی بە قوربانی ینی ئەمان بینی لە سعات حوتەوە لە پڕێکە هەواڵێ بڵاو بووەوە ڤیددیویەک بڵاو بوو وێنەیەک بڵاو بووە بە بێ ڕەچاوکردنیەوەی کە ئێمە دانیشتوین نانەخۆین لەگەڵ مناڵەکانمانە کاتی خێزانە ئەم ترسا بەردەوامی هەبوو تا ئەو ڕاستی کە دکتۆر سامان و دڵنیان بە ڕێزیشتان کە لێرە دانیشتون بەشێکتان چوون زەخیرە بکڕن و چوونەتە مارکێتەکانەوە لە باوەڕیشتان پێی نەبوو بێ لەوانەیە بەڵام دۆخێکی دەرونی وها دروست بووە هەمومانی تێکەوتین پێم خۆشە تۆ بەڕێستان بۆ پێی لەم بوارەیە زۆر کارتان کردو پێم بڵی کە بڵاوکردنەوەی ئەم جۆرە لە ڤیددیۆ و هەواڵی ناخۆش کاریگەریەکی هەم کورتخایەن لە ماوەیەکی کورتە هەم درێژخایەن بەجێ ئێڵێ بێ بە تراومایەکی درێژخایەن بۆمان لە داهاتوە دەستان خۆش بێ من دووبارە بە خێرهاتنتانەکەم بەڕاستی ئەوە چێژم بینی لە قسەکانی دکتۆر سامان و کاک ئەحمەد هەزم کرد کاتەکەی خۆم بدەم بە ئەوان بە تایبەت ئەوانەی کاک ئەحمەد چونکە شتی پراکتیکاڵ و واقعی بوو تەجروبەیەکی تایبەت بوو زۆر جوان کاک ئەحمەد ئاماژەی بە شتی کرد کە بۆچی خەڵکی ئێمە هەز ناکە کە هۆشیارکردنەوە ئەدەی دەربارەی پاراستنی ژینگە بەلای و سەرنجڕاکێش نییە بەڵام کە هەواڵێکی شەر بڵاو ئەکێ بەلای و سەرنجڕاکێشە سەبەبەکەی گەدەکمە بچمە سەر ئەوە و باسی اینجا وەڵامی پرسیارێکی جەنابەت بدەم دەرووناسەکان باوەڕیان ئەوەیە ئەوەی کە ئێمە چون هەست ئەکەین چون بیر ئەکەین چون ڕەفتار ئەکەین تەنها لە ژیر کاریگەری تەجروبە شەخسیەکانی خۆمان نییە ئێمە شتێکمان هەیە قوتابخانەیەکمان هەیە لە دەرووناسی سایکۆ ئانالیسیس یا شیکردنەوەی دەرونی کە ڕەنگە ناوتان بیستە بێ زانایەکی زۆر گەورەمان هەیە بە ناوی یونگ ئەڵێ ئێمە نەستی بە کۆمەڵیشمان هەیە کۆمەڵی شتمان هەیە کە لە نەوەی ڕابردوو گوازراوەتەوە بۆ ئێمە و بەلای ئێمە مهمە ئەو شتانە یونگ پێی ئەڵێ ئارکیتایپ لە ڕاستیدا کۆمەڵێک بەهاو ئارزشە کە جیل لە دوای جیل گوازراوەتەوە اینجا ئێمە کورد چونکە نەهامەتی زۆر بەسەرمان هاتووە
یەکێک لە ئارکیتایپەکانمان مانەوەیە، بەقایە، نەمردنە، سروایڤال بۆ ئێمە شتێکی زۆر گرنگە. بۆیە ئەگەر مەترسیەکی ژینگەی بڵاو ئەبێتەوە هەڕەشە دروست ناکاتە سەرمانەوەی کتوپڕی من، بەڵام شەڕ ئەو کارە ئەکا، بۆیە سەرنجی من ڕائەکێشە. بۆیە ئەو تێبینیە زۆر جوانە کە ئێمە ئەوە بزانین مادام خەڵکی کێ من ئەو ئارکیتایپەیە هەیە و هەز ئەکا هەواڵی شەڕ بزانێ، من چون هەواڵی شەڕەکەی بۆ بگوازمەوە کە نەخۆشی نەکەم، چون نەیکەمە ترۆما بۆی. ئێمە شیوازێکی ژورنالیزممان هەیە، حتمما پسپۆڕانی بواری میدیا ئەزانن، پێ ئەڵێن ترۆما ئینفۆرمد ژورنالیزم، یعنی تۆ میدیاکارێک فێر بکەی کە هەواڵ چون بگوازێتەوە کە نەخۆشی دەرونی دروست نەکا، دەنا هەواڵێکی ئاسایی ئەتوانە بە شیوەیەک بگوازرێتەوە کە خەڵک تووشی تۆقین بکاوکە ئەو نمونانەی کە جەنابەت باست کرد. کاریگەری درێژ، ئینجا وەڵامی پرسیارەکەت کاریگەری کوردخایەن و درێژخایەنی تەبعەن لە کوردخایەن ئێمە ئەبینین حاڵەتەکانی دڵڕاوکی زیاد ئەبێ، بەڵام لە درێژخایەن ئارکیتایپەکەیە، ئارکیتایپەکە ئەگوازرێتەوە بۆ مناڵەکانم، بۆ نەوەی دوای ئەوان، و جیل لە دوای جیل هەمان مشکلەی هەیە. تەنانەت ئێمە حاڵەتێکمان هەیە کە من لە یەکێک لە میدیاکان باسم کردو بوو، دوای ئەوە زۆر پرسیار لێم ئەکرا، transgeneration of PTSD، یعنی تەنگەژەی پاش زەبری دەرونی کە دوای کارەسات دروست ئەبێ، وەکو تەجروبەی جەنابیان و ئەو چیرۆکە خەمناکە کە بیستم دەربارەی براکەتان، ئەتوانێت لە ڕێگەی جیناتی کاک ئەحمەد بگوازێتەوە بۆ مناڵەکەی، و ئەو مناڵە بگوازێتەوە بۆ مناڵەکەی دیکەی، بەبێ ئەوەی ئەوان کامرانیان بینی بێ یا ئەو شتیان تەجروبە کرده بێ. اینجا ئەمە نیشان ئەدا مەسئلەکە چەندی گەورەیە. منی میدیاکار نەک تەنها بەرپرسم لە ئەوەی کە ئێستا چی کاریگەریەک دروست ئەەکەم، ئەتوانم چەندین جیل دوای ئەوەش گۆرانکاری تیا بکەم. هەل چییە؟ هەل ئەوەیە کە ترۆما ئینفۆرم ژورنالیزممان بێ، کەسانی پسپۆڕی دەرونی دورەی تایبەت بکەن بە ژورنالیستەکان کە هەواڵ چون بگوازیتەوە، کە هەم سەرنجی خەڵک ڕابکێشی بە گوێرەی پێویست گوێ پێ بدەن، هەم تووشی تۆقینیان نەکەی، واقعەکە زۆر گەورە نەکەی. بەڵێ دکتۆرە، ئێمە زۆر جار باسیەوە کەینەڵین میدیا ئەبێت ئەوەی هەیە وەک خۆی بیگوازێتەوە. تۆ پێ دوایە وەکو کەسێک کە متابعی میدیای کوردی کردووە لە ماوەیە، یعنی با بڵێن ریفلێکشنێکی خۆتمان پێ بڵێ لەسەر ئەم جەنگەی کە هەبوو، پێ دوا بوو میدیاکان تا چەند توانیان هاوسەنگی ڕابگرن لە نێوان گواستنەوەی ئەو واقعە و ئەو پێوەرانی کە بەڕێزە باسە کرد لە زانستی دەروون ناسیە پێویستە ڕۆژنامەنووسان ڕەچاوی بکەن تاوەکو ترس و دڵڕاوکێ و گومان و سەقامگیری دروست نەکەن لە ناو ناخی هەرێکە لە ئێمەیە. کاک ئەحمەد خاڵێکی زۆر مهمی ئاماژە کرد بەڕاستی. ئەسڵن ئەرکی میدیا گواستنەوەی هەواڵە. ئێمە کە ئەڵین ئەبێ ئاگاداری گواستنەوەی هەواڵەکان بین، مەبەستمان ئەوە نییە کە هەواڵ نەگوازێتەوە، چون لەو حاڵەتە ڕومۆر دروست ئەبێ، شایعە دروست ئەبێ، خەڵک چیرۆکی ناڕاست باس دەکا. و بەڕاستی کارێکی سەخت نییە کە تو بتوانی واقعەکە بگوازیتەوە، بەس ئاگاداریش بیت کە کاریگەری خراپ دروست نەکەی. چون ئەکرێشتی وە خود زانینی ئەوەیە کە سروشتی بیرکردنەوەی مرۆڤ چۆنە بەشێکە لە ئەم پروسەیە. مرۆڤ هەر بە حاڵەتی تەبیعی خۆی نێگەتیڤ بیر ئەکات. من ئێستا ئەگەر حاڵەتێکمان هەیە پێیانڵێن نێگەتیڤ بایاس، یعنی مێشکی مرۆڤ خۆی ئامادەیە بۆ شتی نێگەتیڤ. ئێستا ئەگەر لە ئێوە پرسیارکەم بیرەوەریەکی ناخۆشترین بیرەوەری ژیانت چییە، لەوانەیە هەر کەسێک و سێ چوار ڕووداوی ناخۆش بێتە ناو مێشکی و بتوانێت یەکێکی دەست نیشان بکە. بەڵام ئەگەر بڵم خۆشترین بیرەوەری ژیانت چییە، ئەبێ بیر بکەیتەوە، یەکسەر بۆت نایە، ئەبێ بیر بکەیت چی خۆش بووە، اینجا کامی خۆشتر بووە. ئەمە نە خلەلە نە شتێکی خراپە، ئەمە بۆ پاراستنی بوونەوە بەشێک بووە لە پروسەی پاراستنی. بەڵام لە سەردەمی ئێستای تر پێویستمان پێ نەماوە، تەکنۆلۆژیا وای کردووە و نەزانیاری لەبەردەستمانە، بۆ پاراستنی خۆمان پێویست ناکات نێگاتیڤ بیر بکەین. بەس ئەگەر میدیاکار ئاگاداری ئەم واقعە نەبێ و لایەنی نێگاتیڤی هەواڵەکان بۆڵد بکە، یعنی ئەو مەسئلەیە گەورە کردووە، یعنی مەترسی دروست کردووە لەسەر حاڵەتی دەرونی هاوڵاتیان. ئەوەی کە میدیاکاران لەم شەڕە چەند ئەو مەسئلەیانە ڕەچاو کردووە، من بە خۆشحاڵی لە زۆربەی کاناڵەکان ئەمبینی، بۆ خۆم چەندین جار داوەت کرام لە کاناڵە جیاوازەکان کە باسی ئەم بابەتە بکەم، چون خۆمان بپارێزین. ئەمە خاڵێکی زۆر زۆر مهمە. تو بەرنامەیەکی دانێ تایبەت بە هەواڵ و هەواڵی ڕاستی بە ترۆما ئینفۆرم مێتۆدەکان، بە مێتۆدی کە بە وریایی
ئیمە ئەوە قسەکەین هەمیشە کێشەی دەنگمان هەیە. سەلامەتی. اینجا هاوشان لەگەڵ ئەوەی کە هەواڵەکان ئەگوازی تۆ بەرنامەی تایبەتیشت هەیە بۆ ئەوەی کەسانی پسپور باس لە ئەوە بکەن کە چون خۆمان بپارێزین. باشە با فرسەتێک بەمێ ئاواکەش بخۆیتەوە من پرسیارێک لێ بکەم. دکتۆرە ئێمە وەکو کورد مەشاکیلمان زۆرە، یعنی تاوەکو مودێ لەمە پێش ساڵێک لەمە پێش و چەند ساڵێکیشە موچە هات نەهات، یعنی ئێمە ئەوە نییە تەنە هەواڵی جەنگ بێت، لە دوای ئەوە شەڕی پێگەێنانی حکوومەت، لە دوای ئەوە شەڕی بەغا و با بڵێن هەرێمی کوردستان چیتر چاوەڕێیە چاوەڕین بۆ هەموو شتێ. بابەتێگەی پێوترێن ناسەقامگیری کۆمەڵایەتی بەگشتی کە دروستە بێت، یعنی دەستە جەمعی کۆمەڵگە ئەکەوێتە ناسەقامگیری و نەک تاکە کەس بەتەنیا. ئەتوانین لەسەر ئەو پێمان بڵێ کۆمەڵگەی کوردی لە ئێستاە هەم باباسی مەسەلەی جەنگ بکەینەوە، هەم باباسی ئەم بابەتانەی کە ڕوویاوە لە پێشترا و کێشەی ڕۆژانەی خەڵکە تا چەند کە سیرێکی چووکە خەمۆکیەکی گشتیش من بۆ خۆم سپۆڕی دەرونی نیم نایزانم، بەڵام ئەبینم خەمۆکیەکی گشتیە بینم لە ناو کۆمەلگایە. زۆر ڕەفیقەکان مەڵێن جاران سەیران چێژی زیاتر بوو لە ئێستا، جاران سەردانی ماڵەخزم زیاتر بوو لە ئێستایە. ئەتوانین ئەومان بۆ ڕەبت بکەیتەوە بزانین ئەم بابەتانە تا چەند تەسیرەکەن لەسەر دروستبوونی ئەو با بڵێن پەردە گشتیەکە بەسەر کۆمەلگایە دراوە. دکتۆرە ئیجازە بدە من ڕاستت کەمەوە ئەوەی کە ئیبینین خەمۆکی نییە، چون خەمۆکی کۆمەڵێک پەیوەری تایبەتی خۆی هەیە بەڕاستی بۆ دەستنیشانکردن و نەخۆشیە، و من لەگەڵ ئەوە نیم کە خەڵک فێر بووە بە هەر حاڵەتێکی هیلاکی و خەمباری بێژە خەمۆکی. بەس تێبینی برادەرەکانت دروست بووە، منیش هەستی پێ ئەەکەم خەڵک هیلاکە لە ڕووی دەرونی، ئەمە جیاوازە لە خەمۆکی. بەڕاستی هەست بە ئەوە ئەکرێ بەڵێ ئیمە نەتەوەیەکن، من هەمیشە ئەڵم ئەوەی کورد بێ لە هەر شوونێکی جیهان لە دایک بوو بێ، ئەبێ لە لەحزەی لە دایکبوونی تا کاتی مردنی سایکۆلۆجیستێکی تایبەتی خۆی هەبێ، چون هەتا ئەگەر خۆی ڕاستەوخۆ تەجروبەی ترۆمای نەکردبێ، هەم بە ترانسجنریشن تەجروبەی کردووە، هەم بە سکندری ترۆما کە ئێستا باسی ئەەکەم. خەڵکی ئیمە دەرونی هیلاکە، پێویست بە ئەوە ئەکا. بەڕاستی من پێم وایە یەکێک لە ئەرکە گەورەکانی دەستگای میدیایی ئەوەیە کللتوری ڕاوێژی دەرونی دروست بکات لای خەڵک. هەرچۆن هەموو ڕۆژێک بەرنامەی هەواڵمان هەیە، ئەبێ هەموو ڕۆژێک بەرنامەی هۆشداری دەرونیشمان هەبێ. خەڵک ئەبێ هۆشیار بکە لایەنی دەرونی من وەکو تاکێکی کورد بەبوونەی ئەو هەموو کارەساتە فریجایلە، مەترسی لەسەریە، بۆیە ئەبێ ئاگاداری بم. اینجا خودی کەسانی ڕۆژنامەنووس و میدیاکارەکان حاڵەتێکی دەرونی تایبەتی خۆیانیش هەیە کە زۆر جار ئاگادارێنن کە سکندری ترۆمایە، ئەوەندەی کە لە ئسترێس و زەختن. من هاوڕەیەکی پێشکەشکارم هەیە، ڕەنگە ئێستا ناوی بێژم هەمووتان بیناسن، لە یەکێک لە کاناڵەکان بەرنامەیەکی تەندروستی پێشکەش ئەکا. هەر کات ئەیبینم خەریکم حەزەری پێ ئەدەم، ئێژم ئاگاداری خۆت بە تەواوی جستەی هاوار ئەکا کە ئسترێس ماندووی کردووە، بەس گرنگی نادا ئەوەندە ئیشەکە بەلایۆ جوانە و حەزەکە ئیشەکە بە جوانی بکە خۆی فەراموش کردووە. بەڕاستی بەشێکیش ئەوەیە کە میدیاکارەکان خۆیان بپارێزن، چونکە ترۆماکان و بەکراندی دەرونی خودی ئەو میدیاکار دەوری هەیە لە چوونیەتی گواستنەوەی هەواڵەکە. ئەوەی کە ئارکیتایپەکەی من چی بێ دەور ئەبینە لە ئەوەی کە من چون شتێک ئەنووسم بۆ خوێنەرەکانم. بەڵێ کەواتە مەسەلەی دەستە جەمعیەکە ماندووبوونە، هەمومان ماندووین، هیوادارین ڕۆژێک بێت ئەم قۆناغە تێپەڕین، هەرچەنە تۆ بێئومێدی کردین تۆزێ من بۆم دەرکەوت بەشێکی جیناتە، بۆم دەرکەوت بەشێکی جیناتە و ساڵ بە ساڵ هاتووە تا ئێستا. سایکۆلۆژی دکتۆرە هیچ شتێک سەتاسەت نییە، یعنی هەتا کاتێک کەسێک گەورە بووە و بە ژنگێکی زۆر زۆر خاپوور تێپەڕیوە و کەسایەتێکی زۆر زۆر خراپی هەیە، سایکۆلۆژی باوەری ئەوە هەیە کە ئیرادەی مرۆڤ سەرووی هەموو شتێکە. ئومێدیینەوە دەستە خۆش بێ. زۆر زۆر سپاستانەکەم. من پێم خۆشە دەرفەتێک بین بە میوانە بەڕێزەکان و لەویایە ئەگەر بەڕێستان دواوتەتان هەبێت، قسەیەکتان هەبێت، من هەستم پێ نەکردووە کە گرنگە بیروژێنم وەڵامی بنەوە. جا میوانە بەڕێزەکان فەرموو ئەگەر مایکەکە ئامادە بێت ببورن. ئێستا مایکەکەیە تەلاتان، بەس ئەگەر زۆر زۆر سپاستانەکەین لەبەر کاتی خۆتان و هەم کاتی پانەڵستە بەڕێزەکانیش، ئەگەر پرسیار بێ ڕوونکردنەوە نەبێ ڕەنگە باشتر بێ بۆ ئێمە. زۆر سپاس. خۆشتان بناسێنن. من ناوم مستەفایە. یەکێک لەو پرسانەی کە بەڕاستی ئەتوانین لە میدیا باسی لێ بکەین، میدیا و پرسی ئەمنی قەومیە کە دکتۆر ئاماژەیەکی پێدا، بەڵام من یەک نمونەتان بۆ باسەکەم لە سەردەمی شەڕی داعشە. جارێک یەکێک لە کەناڵەکان هەواڵەکەی باسە کرد،
لە فلانە بۆیەنە شوێنەوە بۆ فلانە شوێن ئەو نەڕبایە با پێویستیان بە ئەوە پێڵاو و ئەوە قەمسەڵە هەیە یعنی تۆ خەریکی لە میدیایەکەوە ژمارەی پێشمەرگەکان بڵاوەکەیتەوە ئەمە نابەرپرسی میدیایەکی گەورەیە جگە لە ئینەکەم و بەڕاستی میدیا ئەتوانێت دۆخی ئاسایی بخۆڵکێنێت دۆخی نائاسایی چەمکێکە کە و ئەتوانێت ئەو لە دۆخێکی نائاسایی کە ئێمە ئێستاش تێداین ئەو دۆخە نائاسایی ئارام کاتەوە یەکێ لە ئەرکەکانی میدیا ئەمەیە کە بەداخەوە ئێمە میدیاکانمان بەشێکی زۆری چون خۆم ئیشی میدیام کردو ئیشی میدیاکەم جۆرێک نابەرپرسانە خەریکین هەڵسوکەوتەکەن داوای لێ بکەن. دەست خۆش زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکەت. من عمەری حاجی عنایەت هەڵەبجەیی مهندس. سەبارەت بە ئەو بابەتانی ئێوە باستان کرد من هەستم کرد میدیای کوردی دابش بۆ بەسەر حیزبەکانە یعنی پێویستان جگە لە حیزب بەسەر کەس و بنەماڵە ئەوانە. جەنابی کاک ئەحمەد باسی کردوتی حتا کۆدی خۆمان و کۆدی ئەوانی کەش دەرێن بە دەرەوە زۆر باسی ئەوانی تری کرد بە زۆر بە کەمی باسی کۆدی خۆیانی کرد. من بۆ خۆم زۆر متابعێکی زۆر باش بووم بۆ ئەم جەنگی کە ڕوویدا و یعنی بە بەردەوامی لەوانە ڕۆژ 3-4 ساعتم بە دیار تەلەڤیزیۆنەکانەوە دانیشتووم. سەرنجی ئەوە بدە کە جارم گەورەترین نوقسانی ئێمە نەبوونی میدیای حکوومەتە یعنی دەستگای تەلەڤیزیۆن و ڕادیۆی حکوومەت هێرێمی کوردستانمان نییە ئەمە گەورەترین نوقسانیە. تۆ ئەگەر بتوێت هەواڵێکی ڕاست وەرگری من پەنا بەوانە نابم تەنانەت حتا بۆ موچەش ئەبێ حکوومەتی هێرێمی کوردستان پێم بڵێ ئەم هەواڵە ڕاستە ئەمە باوەڕ پێکراوە نییە. لە هەرێمی کوردستانە دەستگایەکی حکومی نییە ئەمە یەکێکە لە گەورەترین کەمە کورتیەکان لە هەرمی کوردستانە بەداخەوە تا ئەم لەحزەیەش هەر بەرقەرارە و نییە هەموو حیزبێک کەناڵی خۆی هەیە میدیای خۆی هەیە بەڵام حکوومەت دێنێ حکوومەت لە هەمویان فەقیرترە. یەک سەرنجم هەبوو یەکێ لە کەناڵە میدیایەکان دەڵێ زۆربەیان تەقریبەن ئەویان هەبوو کە خەڵکیان کۆ کردەوە هیوا هەیە مەسەن ڕۆژنامەنووسێکی ئاساییە وەکو بڵێن ڕۆژنامەنووسێکە وتاری سیاسیە نووسێ بەڵام تەحلیل بەشیکردنەوەی بۆ جۆری تیارە و جۆری کەشتیەکان و ئەم ساروخە چۆن دەرەچێ و دیارە لە گوگڵ سێرچێکی کردەوە هێنا هەندێک جار خەڵکی بە هەڵا برد یعنی ئینسانی پسپۆڕ ئەبێتەوە بێنی باسی مەسەن جۆری فڕۆکە بکە ئەم فڕۆکەیە سورعات خێرایی چەندە چی نییە. لە یەکێ لە کۆڕەکانیانە با من ناو نەهێنم جۆم لێ بوو لەوانەی کاک ئەحمەد بتاقی کرد بێ وتی ئەوانەی کەوا لایک و کۆمنتەکان نووسن گەلەیان کردووە کە ئێوە لایەندارن بەلای ئەمریکا بۆ نمونە هەر ئەو شەوە سەرنجمدا هەر هەمویان لایەندار بوون بەلای ئێران هەر هەمویان قسەکانیان گۆڕی لایەندار بەڕاستی میدیا بێ ئەگەر کەسێ میدیاکار بێ ئەبێ بێلایەن بێ بەڕازگۆیی ئەو ڕووداوە چۆن ڕوویداوە بەو شێوەی بوەزەوە بە هیچ جۆرە لایەنداری لە گواستنەوەکان نەبێ و لە کەناڵەکەش نەیبێ چونکە تۆ کەسێکی سیاسی نی تۆ میدیا یعنی گواستنەوەی هەواڵێک بەڕازگۆیانە بەبێ لایەنداری. یەک سەرنجی کەشم هەبوو هەر چەندەوانی خۆشم بگرێتەوە ئەوە ئەمڕۆ یادی 128 ساڵی ڕۆژنامەگەری کوردی 28 ڕۆژنامەگەری کوردی زۆربەی وشەکان ئێوە بەکارتهێنا عەرەبی ئەنگلیزی بوو یعنی زمانی کوردی بەڕاستی زمانی کوردیمان فەوتانەوە هەمومانەوە بەداخەوە میلەتێکین ئێمە هەموو شتێکی خۆمان پێکەمە هەموو شتێکی دیگەرانمان پێ گەورە و ڕەنگە چوو بێتە لاوەعیشمانەوە کە بەکارین لاوەعیە پاسانەکەم و دەستان خۆش بێ و زۆر دەست خۆش زۆر سپاس ئوستازی بەڕێز یەک بە یەکتان من وەکو تەڵەبەیەک گوێم لە هەمووتان زۆر سپاس مامۆستای گەورەی فەرموو. سەرتا دەستان خۆش بێ سپاسی میوانانی عەزیزەکەم بەڵام من هەر خۆم ئێستا لە ئیش لە هەواڵی ساختە ئاکەین جا پرسیارێکم بۆ کاک ئەحمەدەوەیە کە لە ڕوانگەی هەواڵی ساختەوە وەکو دەستگای میدیایی خۆیان وەکو ئەوانی تریش تا چەند پشت بە تەکنەلۆجیا یا پشت بە ڕێکار و یاساگە بەستن هەمان پرسیارێکیشم هەیە بۆ کاک ئەحمەد میدیای سەربەخۆ کۆڵەکەی دەسەڵاتی چوارەمە لە هەر وڵاتێکە بە تێگەشتنی خۆم تا ئێستا لە کوردستانی میدیای سەربەخۆ نییە میدیاکان یا ئاڕاستەکراون جا یا میدیا حیزبن یان هی شەخصن یا هی کەسێکی تایبەتە ئایا بە تێگەشتنی تۆ ئەمەل ماوە میدیای سەربەخۆ لە کوردستان دروست بێت یان هۆکار چییە میدیای سەربەخۆ دروست نابێت ئایا مەسەلەکە پەیوەندی بە نەبوونی پارەوە هەیە بۆ دەستگایە ئەو دەستگایە ناتوانێت خۆی بژێنێ بۆچی میدیاکارانی کوردستان یا ئەوانەی لەو بارای شەکەن تا ئێستا نەیانتوانیوە لە دەوری دەستەیەک یا ئەنجومەنێک کۆ ببنەوە
قەیچەکە بەیامەژ وەکو بەریتانە BBC-یەکمان هەبێ لە کوردستانە کە دوێنێش باسی و بابەتەمان کرد بۆ نەبوو وەکو خۆت وەکو ئەزمموی خۆت پرسیاریشم بۆ دکتۆر سامان هەیە کە ئایا پاڵپشت بەوەی کە ئێستا لە کوردستانە گوزارێت بۆ پاڵپشت بە یاسا و ڕێساکان ئەتوانی بڵین لە قەیرانی میدیایان لە هەرێمی کوردستانیان نا دەستان خۆش بێ زۆر سپاس زۆر سپاس بۆ دکتۆر ڕێبوار دکتۆر دیار فەرموو دکتۆرجان دەستەکانتان خۆش بێت لە ڕاستیە لە بابەتێکی زۆر گرنگە لە ڕووماڵی ئەم جەنگە زۆرێک لە کەناڵەکانی ڕاگەاندن لە بری ئەوەی ڕووماڵی جەنگی ئەمریکا ئیسرائیل ئێران کەن بوو بە ڕووماڵ و قوڵکردنەوەی کێشە لە نێوان هەولێر و سلێمانیە ینی کە بەداخەوە زۆرێک لە کەناڵەکان ینی کە شتێک ڕووی ئەدا لە سلێمانیا بە تایبەتی لە 5 ڕۆژی یەکەمە کە هیچ شتێک نەبوو ینی تۆزێ دەردەدڵ و پێناخۆشبوونیان زۆر پێوە دیار بوو کە شتێک ئەبێت ینی لە هەموو ڕووداوەکان نەنگ تەنها لە جەنگانی لە مەسەلەی لافاوە ئاگرکەوتنەوەی هەر شتێکە کە شتێک ڕۆدا لە سلێمانیا زۆر گەوراکرێت هەندێک جاریش بە پێچەوانەوە کە لە هەولێرە ینی تاوانی خەڵک چییە من کەسێکم لە هەولێر نبینی و لە خۆی ڕقی لە منە یان بە پێچەوانەوە لە سلێمانی و لە خۆی ڕقی لە هەولێرە و هەندێک جار ئەمبینی بۆ نمونە لە کەناڵ هەشت زۆرێک لە هەواڵەکانیان جۆرێک لە کاردانەوە بوو بۆ هەواڵی ئەو کەناڵانی کە لە هەولێرەوانەیە بۆ نمونە ئیشان لەسەر سلێمانیە کردوانە وەکو کەناڵ هەشت چی ئەکرێ بۆەوەی کە تۆزێک خۆیان لەم شتە بە دوور بگرن و بۆ دکتۆر سامانی چۆن ئەتوانین ئیش لەسەرەوە بکرین بڵین بە حکومت بڵین کاکە ڕاستە دو حیزب هەیە لە کوردستانە کێشیانێ بەس بۆ ئەم کێشەی گوێزنەوە بۆ خەڵکی ئاسایی ینی چۆن ئەتوانن بەر بەم شتە بگرن ناکرێتەوە پارێکی زۆر سەرۆت و سامانێکی زۆر بگوێزی توانێت ئیشی لەسەرکی بەس بۆی خەڵک ینی لە دوو شارڕقیان لە یەکتری بێت من پێم خۆش نەبێ بۆ نمونە باڵەخانەیە لە هەولێر بکرێ یان لە هەولێر خەڵک پێی خۆش بێ لە سلێمانی تەقینەوە بکرێ بەڕاستی ئەم شتە زۆر سەیر و سەمەرەیە ڕەنگە لە هیچ کوێی دنیای نمونەی نەبێت دەست خۆش زۆر سپاس دکتۆریان فەرموو کاک دیاری پێم واتوانین ئەگەر کەسێکی ترما بێ وەری بگرین و بچینەوە لای دەستان خۆش بێ سوپاس بۆ دیدارەکە قسەی زۆر بە سوود کرای سپاتەمان زۆر لێ کرد یەک سەرنجم هەیە کە ئەکرێ هەم وەکو پرسیاریش بێ دواتر سەبارەت بە یەک ملاحەزەیانی شتێکەیە کە زۆر جار میدیاکەوێتە بە تایبەتی لە ماوەی ڕابردوودا لە میدیا کوردەکان کەوتنەوەی کە بابەتێک ڕووماڵەکەن یان ڕووماڵی ناکەن بە تایبەتی ئەگەر بە ڕۆنتر بێڵێم یەکێتی نیشتمانی کوردستان لە ڕێگەی ڕاگەاندنەکانیان و مەکتەبی ڕاگەاندنەوە داوای کرد لە سەرجەم میدیاکانی کە بابەتەکانی تاوان بڵاو ناکاتەوانەوە لەم جەنگەدا هەندێک میدیا وتیان ئێمە بەقەتعی لەبەر ڕەچاوکردنی زروفی هەرێمی کوردستان بایکۆتی ئەم ڕووماڵکردنەکەینی ئەم جەنگە کە لە کاتێکە لە ماوەی 15 ساڵی ڕابردوو زیاد لە 100 پرۆتۆکۆل و پەیوەندنامە هەیە کە هەمووی تایبەتمەندە بە کاری میدیایی و ئیتیکی میدیاییەوە هیچیان باس لەوە ناکەن کە بابەتێک لە بابەتەکان میدیا بایکۆتی بکە و ڕووماڵی نەکات ئەو بابەتە هەش بابەتێک کە ڕەگەزی هەواڵیتیا قیمەی خەبەری هەبێت پێویستە لەسەر میدیاکان ئیشی لەسەرکەن کە من پێم وایە ئەمە بەداخەوانەیە میدیای کوردی زۆر جار وەک منەتیش ئەیفرۆشێتەوە بە کۆمەڵگا بۆی کە بابەتی لەبەر خاتی تۆ من ئەمە ناکەم ئەمە بابەتێک کە باس لە لایک و ڤیو کرا کاک ئەحمەدیش باسی کرد من پێم وایە سەبەبی ڕئیسەکەی ئەوانن کە خاوەندارەتی میدیاکەن ئەگەر سۆشیال میدیاکان وەربگرین ئەوانەی کە پاریان ئێنێ و ماگانە فەندی مادیەکەن ئەگەر لایک و ڤیۆکەی کەم بێتەوانەیە سپۆنسەرەکەی ناکە لەبەروی کابرا بۆ ئەو بەکارێنێ دوو ئەبێت جیاوازیش کە بکەیت لە نێوان ئەو میدیانە کە بە دوای لایک و ڤیۆ یاخود پیشەیی کارەکەن ئایا ئەم میدیایە لە ئەساسە دامەزراوی میدیایی و خەبەرە گوازێتەوە ئامانجەکەی ئەوەیە زانیاری بۆ هاوڵاتیان بگوازێتەوە یان ئامانجەکەی ئەوەیە کە پروپاگەندەی حزبی یان شخصێکی حزبی بڵاو کات ینی مؤسسەیەکی پروپاگەندەیە یان مؤسسەیەکی میدیاییە کە ئەمە یەکێکە لە گرفتەکانمان ئێمە بەردەوام ینی ڕوبەڕووی ئەم بابەتە ئەبینین بەڵام ناتوانین چۆن ڕوبەڕووی بینەوە لەنێ بە حکمەوەی کە ژمارەی زۆر لە میدیاکانێ و ئێمە وەک خۆمان وەک سەنتەری میترۆ یەک مشکلێکمان ئەوە ینی زۆر جار ئەیبینین کە میدیاکە کەم و کوڕی هەیە بەڵام ڕەنگە نەتوانین وەک پێویست باسیکەین هەموو جارێ باس لە ماف و ئیمتیازاتیانەکەین بەڵام لەم مناسەباتان نەشا بە تایبەتی لەم دیدارەیە کە ڕەخنەگیرا لەوەی کە هەندێک میدیا ڕەنگە بە پرسیار هەبوو بێت دەرفەتی ئەوەمان هەبێت کە ئەگەر دکتۆر سامانیش وەڵامیەوەمان باتەوانێت کە ئەم میدیانە چۆن تەحمولیان لەگەڵا بکرێت و پرسیارێکی باو هەیە کاڵێ ئەگەر زانیاریەک میدیا ئەیگوازێتەوە بۆ هاوڵاتیان ئەم زانیاریە گەر ڕاستیش بێ هەندێک جار ئەوەی کە دکتۆر سامان باسی کرد منفعی عام بۆ بەژەوەندی گشتی دێتە پێشەوانێ و لە ڕابردوودا ئێمە نەک لەم کەیسی جەنگەدا لە کەیسەکانی پێشووترە ڕەنگە بڵاوکردنەوەی زانیاریە کوشتنی لێ
هاتوێت و کاک سامان خۆی باشتر زانێت چۆن تەعامل لەگەڵ ئەم کەیسانە بکرێت. سوپاس. دەستخۆش، زۆر سپاس. بەڕێستان وەکو دوا بەشداری وەرەگرین فەرموو مامۆستا. دوا بەشدار. دەستان خۆش بێ. پرسیارێکم بۆ کاک ئەحمەد هەبوو کە جەنابیان وتیان ئێمە لەوە چێ میدیاکاران میدیای حکومەت خۆمان حازر نەکردو لێدوانیان دایەوە بۆ ئەم شەڕە مەسەن بۆ لافاو ئەڵێ چۆن لێدوان بینیان شتێ، بەڵام ئێمە ڕۆژانە یعنی خۆمان میدیاکارەکانمان چێتە سەرەی موچەوە کە مقابلە لەگەڵ پیاوێکی بەتەمەنەکە قسەیەکی ناشرینەکە یان لە کاتی پرسە چێتە بەردەم خاوەن پرسەکە مەش هەر خەتای عفو خەتای بەرپرسەکەیە یان خەتای دەستگاکەیە. زۆر سپاس. دەستەکانتان خۆش بێ، زۆر سپاس. ئەگەر دەست پێ بکەین کاک مستەفا سەرنجێکی جوانیە بوو، نازانم ئەگەر بەڕێستان بتانێت هیچی لەسەر بڵێن. باسیەوەی کرد کە میدیا و بەرپرسیارەتی لە پاراستنی ئەمنی قەومی و باسی هەنێک لە نمونە کرد کە پێشێلکاری بوون کە دکتۆر سامانیش پێم وایە باسی بەشێکیانی کردەوە ئیزافە بوو بۆ قسەکانی دکتۆر سامان. بەڕێز کاک عومەری حاجی عنایەت ڕخنەیەکی لێگرتی نێخێنە سەر سەرمان وشەکانمان هەوڵەین پێشتر بیری لێ بکەینەوە ئەنجا بێنینە سەرزار. و باسی دیسان کۆمەڵێک بابەتی کرد کە ئیزافەیە بۆ خۆمان و بۆ دکتۆر سامان فۆزی باسی غیابی میدیای نیشتیمانی کرد. ئەگەر بەڕێستان شتێکتان هەبێت لەسەری وتات چەند با بڵێن غیابی میدیای نیشتیمانی نەبوونی میدیای نیشتیمانی یان حکوومەت ئەم دۆخە خراپترە کە تا چەند ضرورەتێک هەیە بۆ ئەوە. بە ئیجازەی برادران، طبعا کاک مستەفا نمونەیەکی جوانی باز کرد و مەسەلەی پێشێلکاری لە ئەوەی پێوێتێ ئەمنی قەومی یاخۆ ئاسایشی نەتەوەیی نظامی عام. ئێمە لەو جارنامە جیهانیانەی کە تایبەتە بە مافەکانی مرۆڤ لە مادە 19ەیە، هەم ئەوەی 48ەکە هەم ئەوەی 66 کە دەرچووە لە مادە 19 بۆیە مادەیەک منەظەمەیەکی گەورە هەیە بۆ داکۆکیکردن لە ئازادی بیرڕا پێوترێ منەظەمەی ئارتیکڵ 19 لە ئاستی دنیا. لەوەیە باسەکە کە باسی کە ئازادی ڕادەربڕین و ئازادی گواستنەوەی زانیاریەکە، بەڵام ئەڵێ وڵاتان بۆیان هەیە هەندێک سنوور دابنێن لە یاساکانیان کە پێویست بێ بۆ پاراستنی چەند شتێک. یەکێ لەو شتانە ئاسایشی نەتەوەییە، یان پرایڤسی لایڤ ژیانی تایبەتە یاخود سمع و کەرامەتە. یەکێ لەوانەیە ژیانی یعنی ئاسایشی نەتەوەیی. ئاسایشی نەتەوەیی لە هەموو وڵاتێکە حسابی بۆ ئەکرێ. یعنی کاتێک کە باس دەکەین ئەو سنوورە مەبەزێنە شەریە تۆ شتەکە و دروستکرابێ بۆی ڕاستەقینەش بێ تۆ ئەگە ئاسایشی نەتەوەیی ببەزێنی پێشێلکاریت کردووە. بەڵام دەبێت زۆری ژوای لێکینەوە کە هەموو شتێک ئەگرێتەوە، هەموو گەندەڵیەکان ئەگرێتەوە. کە باسی پەخشی ڕاستەوخۆم کرد، تۆ لە کاتی شەڕی داعشە حاڵەتێکی وامان بینی چکە پەخشەکە ڕاستەوخۆ بوو لە یەکێ لە موقعەکانە پێشمەرگەی ئینسیحابێکەکە ئیترەوە شەڕ ئینسیحابی تایە و چوونە پێشەوەشی تایە. ئەو ڤیدیۆیە ماوە زۆر ناخۆشە کە بەپەلە ڕائەکەن و خۆیان ئەخەنە پشتی پیکە بکەوە. یەخە بۆیە ناکرێتەوە بە پەخشی ڕاستەوخۆ بڵاوکەیتەوە. هەر لەبەرەوە یەکێ لەو بەیاننامانەی کە لەو ماوەیە دەرچوو وەزارەتی ڕۆشنبی پێشمەرگە دەریکرد، ئەو بەیاننامەیە پێ باشە بۆ مخاطبەی هێزی پێشمەرگە ئەکا ئەڵێ تۆ وێنە مەگرە، تۆ مەیدە بەهین، تۆ ئەگە وێنە شەگرجێتی خۆ دەیەبیێتێ، تۆ ئیشەدەوە نییە خەریکی مۆبایل و ڕسم گرتن و ئەم جۆرە شتانە بێ. بۆیە زۆر گرنگە. و من نمونەیەک کە لەسەر و بابەتەی کە مستەفا باسەکەمە لە شەڕی داعشە کابێشتی باشیش باسکەین. هەندێک لە ڕۆژنامەی کە باڵێن وا مەشهورە لەناو کۆمەلگا پێوتێ ڕۆژنامەی ئەهلی، بەیاننامەیەکیان بڵاو کردەوە لە سەروبەندی شەڕی داعشە، وتیان ئێمە دەرک بە هەڵەو کەم کوڕەکانی هێزی پێشمەرگەکەینەوەی کە تۆوێتت ئەوەنە قەمسەڵی نوقسانە، ئەوەنە چاکی نوقسانە، ئەوەنە عیتادی نوقسانە. ئەگە کاک عومەر گلەیم لێ نەکاک بوشێ عیتادم بەکارێنە جبە خانەوانە قسەکە و ڕاستە، یعنی چی بکەین قسەکەی بەڕێستە. بەیاننامەیەکیان دەرکەوتیان ئێمە دەرک بەوانە ئەکەین، بەڵام بڵاوی ناکەینەوە لەو سەروبەندە ئەیخێنە دوای تەواوبوونی جەنگەکە. واتە ئەخرێت تۆزێک هەناسەت درێژتر بێ پەلە نەکەی لە بڵاوکردنەوەیە. کاتێ پێ دوابێ ئەو بڵاوکردنەوەیە ڕاستە وردە دەقیقە، بەڵام زیانی زیاترە. وەکو کاکداری باسی نمونەیەش کرد، هەندێک جار زانیاریەک لایە زانیارەکان بەستراو نییە تاتە شێر دروستکە، بەڵام ڕەنگ بێ بڵاوکردنەوەی کوشتنێک بە دوای خۆدا بێنێ، دوو عشیرەت پێکدادام بکەن بە دوای خۆیدا. چی بکەین باشە؟ بەردەوام ئێمە ئەوە بە ڕۆژنامە نووسان و میدیاکاران ئەڵێن لە کاتی کارتا ئەو دروشمە لە پشتی سەرێ لە ناو مێشکتا بێ بەرژەوەندی گشتی بەرژەوەندی گشتی مەبەستم بەرژەوەندی حیزب نییە، بەرژەوەندی حکوومەتیش نییە، بەرژەوەندی کۆمەڵگایە هەرێمەکەیە.
ئەوە بکە بە حەکەمت کە بڵاوکردنەوەی ئەو بەرژۆندیە پێکەیە خودناوەی کە عومەر باسی کرد بە خێراییەکە قسێکی لەسەر بکەم قسەکەی زۆر ڕاستە یعنی باسی BBC کرا کام بەڕێزە بوو باسی ئەوەی کرد بەڵام کا عومەر بارودۆخەکە لە هەرێمی کوردستانە لە هەموو ڕوویەکەوە خوار و خێچی تایە یعنی من خۆشم چۆن ئەڵێ لەسەر گردێکا دانیشتم سێری وەسعەکەکەم چۆن چارە سەرێک چەند هەنگاوێکی دیکە هانا بەرم بۆ میترۆ بەجێتێک کە ئەو پرۆژەیە پێشکەشکردن وڵی واتێک چووە نازانی لەکوێ دەست پێ بکە یعنی ئەوەی تۆ دەیڵێ لە وڵاتانەی کە مؤسساتین لە وڵاتانەی کە پەرلەمانیان هەیە شتێکی زۆر باشە میدیای نیشتیمانی میدیایەک وەکو BBC من خۆم دعوت کرام لە بەڕتانیا بۆ BBC ئەزانم چۆن کارەکە و سیمیناریشم لەسەری کردووە بە زەریبەی خەڵک کارەکە کە لە خەڵکی لە هەوڵاتی کۆکرێتەوە وەڵام ڕقابەیەکی لەسەرە بۆی نەبێتە میدیایەکی حکومی خەڵک گەورەترە لە حکوومەت بەڵام لە هەرێمی کوردستان دروستیکەین دڵنیا بە ئەبێتە میدیایەکی یەکێ لە حیزبەکان ئەو حیزبێک کە حاکمە لە حکوومەت یعنی چۆن عێراقی کاتی خۆی ئەو ئیتیهامە ئەکرا من لەوێ بووم سەردەمێک ئوسام جوجێفی نەیهێشت کەناڵی عێراقی بێتە پەرلەمان بۆ پێی وابوو کەناڵی نووری مالکیە واتە ئەو کەناڵی لە کاتێکە عێراقیە بە پارەی گەلە بە بودجەی گشتیە یەکێک شەبکەی ئەعلامی عێراقی کەناڵی ڕسمی دەوڵەتە تاوە وردە ڕخنەی لێجرا ئێستا تۆزە حاڵەتەکە باشتە واتە ئەبێ زەمان هەبێ کە ئەو دەستەی دروستیەکەین دیسان نابێتە یەکێ لەو دەستانەی سەر بە حیزبەکە بێ بەڵێ ئەوە ئەگەلک کێ بوو یەکێ لە من باسی میدیام کرد بەڵام وەکو قسەکەر بەڵێ توانێت کۆنفرانسکە ئەوە ئەرکێکە لە سەری ئەو کۆنفرانسانە بکە کێ بوو یەکێ لە برادەرەکانم وتی پەیوەندی یەکەم زوو بە وتەبێژی یەکێ لە وەزارەتەکان ئەڵێ هیچ قسە ناکەم وتەبێژە بەس وتەبێژی ناکە پۆستەکە شێوەیە لەو بابەتەی غەزالە شەهید غەزال کرد شەهید بوو یعنی هەر کەس بۆ خۆی شیکردنەوەیکی بۆ کرد یعنی شوێنێک نەبوو ئینسان سەرچاوەکی ڕاستی دەستکەوێت بزانێ ئەم خوشکە بەڕێ زەمان ئەم ئەزیزەمان چۆن شەهید بووە بۆ چێ کەم تەرخەم بووە چێ لەگەڵی بووە ینی هەر بەڕاستی لێمان شێوا و تا هەر بە شێوایی بەردەستمان کەناڵێکی ڕسمی هەبووە وامان لێنە زۆر سپاس دکتۆر ڕێبوار باسی ئەوەی کرد کاک ئەحمەد زۆر سپاس دکتۆر سامان پرسیاری تریژەیە دێمۆلات باسی لەوە کە لەبەرەوەی اختصاسی بەڕێزیشان هەر لەو بارانە ئیشەکەن کە ژیری دەست کرد و چۆن بەکاربێنرێت تەنانەت بۆ ناسینەوەی معلوماتی زانیاری ناڕاست ئێوە بۆکو کەناڵەش پرسیارێکی بوو تا چەند پژە بەسن بە تەکنەلۆژیا پرسیارێکی تریشەوە بوو ئەگەر بە کورتی وەڵامم بیتەوە چکەم بابەتە زۆر هەڵەگرێ و پرسیاری دوم ئایا هیچی وایەک هەیە بۆ ئەوەی کە میدیای سەربەخۆ لە هەرێمی کوردستان دروست بێت چکە فیدباکێکی جوانی هە لەسەرەوەی کە ئەوە یەکێک اختصاصی منیش بەشێک اختصاصەکەم ئەوەیە خاوەنداری میدیا کێ خاوەنی میدیایە تێگەشتم کە پرسیارەکە بەوازحی ئەوەیە کە باوەڕی بەوە نییە هیچ میدیایەکی سەربەخۆ لەم کاتە لە هەرێمی کوردستانە بێ و ئەوێ بزانێ ئێوە تا چەند هیواتان هەیە چی بکرێت کە کەناڵێک هەڵەیە ئەکا کەناڵەکەی کە هەمان هەڵە نەکاتەوە وەڵی یەکێک ئەچمە سەری بەستوانی ئەوەشیانانی لەوەی دووەمە وەڵامێمەوە ئەگەڕێمەوە بۆ قسەیەکی کاک بەرزانی قاڵی غەڵوز کەوتی ئەڵێن ئەم شوێنە سەربەخۆیە بەس ئەو خۆیە چێ من باوەڕم وایە دەستگای میدیایی گرنگ نییە سەربەخۆ بێیانە گرنگە بێلایەن بێ ئەو دوو شەیە بێ لێک جیاکەینەوە سەربەخۆی و بێلایانی هەموو جارێەوە فڕەمان ناوە ئەیڵین بە یەکەوە تر نازانی فەرقەکەی چییە میدیایەکە کرێت سەربەخۆ بێت بە کەسێکی سیاسی یان کەسێکی بزنسمە بازرگان هەرچەند کا عومەر ببوورە کارەساتەکە زۆر لەوە گەورەترە من ئێستا ڤیدیۆکەمەوە لە هەم بارەنبۆرینە چی وترا و شەکانم ڕێکەوە بێ بۆیە ئەبێ داوای لێبوردنەکەم ئەوە ئەبێ ئەهەوڵە دەم ئەوە مالی قبولکەن کە زۆر کارەساتەکە لەوە گەورەترە بۆیە من بەلام و ئاساییە کەناڵەش سەربەخۆ نییە ڕوودا و سەربەخۆ نییە هەستان لێ ئاوازیات بیڵم ناو بڵێم ئاوا سەربەخۆ نییە NRT سەربەخۆ نییە برادران کەوتە سەربەخۆیە یعنی ئەم کەسە یعنی گۆستێک جنۆکەیەک لە پشتی ئەم دەستگایە هیچ کەسێکی تیا نییە چونکە دایما خۆیەکی تایە بەس ئایا بێلایەنە یا بێلایەن نیە بابین لەسەرمایان قسە بکەین یعنی ئێوە لەو باوەڕەیان بازرگانێک لە شاری سلێمانی 200 ملیۆن دۆلار بدا بە دەستگایەکی میدیایی بڵێ هەرچۆنێکەتەوێت ئاوە ئیشکا بە بێلایانی 100 ساڵیکە ئەژین ئەوە نابینین لە هەولێر نایبینی لە بەغداد نایبینی لە بەسڕە نایبینی و ئەگەر ئەم نمونەی BBC بێنینەوە
بەس بۆ بەریتانیا ڕاستە بۆ ئەمریکاش ڕاست نییە وەرە با باسی فۆکس نیوز بکەین وەرە با باسی CNBC بکەین وەرە با باسی CNN ئەوێ بکەین ئەتانێ بە ئێمە بڵێن کە نمونەی باڵا بێنەوە ئێستا CNN نمونەی باڵایە یان نەخێر شەڕکەری دیموکراتەکانە ئەتانێ کە باسی فۆکس نیوزکەن لەبەرەوەی پێشکەشکارەکانی ئەزمونیان زۆرە موەسسەسەیەکی سربەخۆیە نەخێر ئەبێ هەوڵ بدات ئەگەر سربەخۆیانە کە قەت سربەخۆ دروست نابێ من باوەڕم وایە دەستگای سربەخۆ لە تەواوی کوڕی ئەرزانیە چکە بەو زەڕیبەیە یا بەو تاکسەی کەوتت ئەدرێ بە BBC ئەوە شوای کردووە کە هەندی ڕێکار هەیە خەڵکەکە داوایان کردووە BBC بێ بۆ ڕێکارانە ئیشکە کەواتە سربەخۆ نیە ئەویش بەڵام ئەتوانێت بێلایەن بێ لەم کەیسانی کە ڕووەدا بۆیە بەڵێ من دڵنیام دەستگای میدیایی بێلایەن هەیە و بەردەوامیش ئەبێ و چەندین نمونەیە نامێ غەدر لە شوێنام بکەم بۆیە تکاتان لە یەکەم سربەخۆی و بێلایەنی با لێکتری جاکەینەوە ئەوەی کە زانیاریەک بەدەستی ئێمە بگات ئەمە کێشەکەیە کاتێک زانیاری بەدەست ئێمە ئاگات چۆن لی دڵنیا بینەوە کە ئەمە ڕاستە یا ڕاست نییە کاڕێبوار تا ئێمە خەریکی لێکۆڵینەوەی تیاکەین بزانین ڕاستە یا ڕاست نییە بڵاو بۆ تۆ و لایکی بۆ چوو و ڤیشی بۆ چوو خەڵکەکە لە تۆ فاشلی لەبەروی ها ئەو بڵای کردەوە دوایی سێرەکەین هی 2 ساڵ لەمەوە پێشە کە هی 2 ساڵ لەمەوە پێشە یەک بەرپرسیارەتی تەیە چییە؟ داوای لێبوردن کەناڵ هەشت بەو پەڕی شانازیەوە تاوەکو ئێستا 11 جا داوای لێبوردنی بینەرانی خۆی کردووە پێی گەورابین کە تۆ داوای لێبوردنت کرد خەڵکەکە ئەزانن بینەران ئەزانن کە تۆ جارێکە هەوڵەی هەڵە نەکەی چونکە ئەبێت ناچاری داوای لێبوردن کەیوە پێی گەورەبی کوای ڕۆژانە ئەبینن ئەم داوای لێبوردنانە نەخێر و بەردەوامیش زانیاری هەڵا ئەچێتە ناوەوە بۆیە بۆ ئێمە قورسە چونکە ئێمە ناونیشانێکمان بۆ خۆمان هەڵبژاردووە کاک ڕێبوار کە وای لێ کردوین پەلەپەل نەکەین بکەوی ملمان بشکێ ئێمە ئەڵێین تۆ شایانی ڕاستیت کە وتە شایانی ڕاستیت یعنی پەلەم لێ مەکە بێ زەحمەت چاوەڕێم کە من ئەچم لێکۆڵینەوەکەم ڤیدیۆکە سێرەکەم بزانم ئایا ئەو کەسەی موشەکەکەی تێگرتووە خۆی کامێرەمانی نییە لە شوێنەکە ئێوێ من بۆی تەسویرکەم بۆی ناکەم سێرەکەم 13-14 پیج لەو لاوەڵایان کردو تۆکو دکتۆر سامان وتی خاوەنیشیان نییە لایک و ڤیوێکی زۆریان بۆیێت کە خەڵکی تر بێ بگاتە ئەوەی برادەران و بینەرانیش ئەبێ ئێوە لەوە تێبگەن ئێستا هەموو ئەو لایک و ڤیوانی کە ئیبینن ڕاست نین بچنە ناویەوە سکرۆڵ کەن وەرنەخوارەوە لە پڕە کابرا بێ پاکستانی یەیتە خواردە بێ بە تایلەندی بۆ لەوەی هەمانەمە بوتسن کە تۆ پارەی ئەدەیتێ سعری هەیە $10 12,000 لایکت بۆ ێنێ لەوا چێسە بینەران بڵێ بۆسە باسی چیەکەی بەڵێ وایە کام ڤیدیۆی ئەبینن 40,000-50,000 لایکی هەیە ئەچیتە ناویەوە سەرەتاکەی هەمووی کووردە لەبەی ڕەفیقمانن بەپێی ئەلگۆریتم کوردیەکانمان بۆ ێنێ زۆر باشتر وەڵا زۆر باش نییە قەنەبەی ئەمەتیە من بێ بینەران ئەبێ بزانن کە ئەم لایک و ڤیوانەی دێت بۆ ناو سۆشال میدیا ئەگەر کەناڵ هەشت لایڤی کردەوە سەعات 2 شەو 20,000 کەس سێری کرد بەڕاستە خۆ باوەڕمان پێ مەکەن من پێدەڵم باوەڕمان پێ مەکەن فەیکە معقولە سۆشال میدیایەک وەکو BBC کە لایڤەکەی کاتەوە ناگاتە 300 ڤیو لە بەریتانیای گەورە لە ناو هەموو جیانە کە ئەموو ئینگلیزی زانەی تایە بەڵام پیجێکی وەرزشی کاتەوە سەعات 4 بەیانی لەبەر یارێکی تایە یا 6 بەیانی 35,000مان هەیە ئەزانی بەچی ئەفزانە فەیکە دوای پۆستێکە شانازی پێوەکەنەوە ئیشی تۆیە کە ئەبێ خەڵک سێرت کە ئیشی میدیایە کە ئەبێ بینەری زۆر بێ ئیشی تۆ نییە شانازی بەوە بکەی کە پێشکەشکارەکە خستوەتە گریان ئەوەی تیان وەڵام نێم بەوەی کار دیارکە بەرەوەڵاو بنویستم وتم بابیرە بخەمەوە چکە دوو پرسیاری لە بەڕێستان هەبوو وتی مەسەلەی کەوتنە ڕکابەری یەکتر و هەولێر و سلێمانی حەزەکەم بە کورتی وەڵامێکی بیتەوە سپاس بەخواگە بە کورتی بێ وەڵام نایەمەوە بەس ئەگەر 3 دقەم بیتێ بەلانیکەم بۆ لەبەر ئەمە ئازارە گەورەکەیە من لێرە دانیشتوم ئێستا قسەی زلەکەم ئەڵێم ئێمە باوەڕمان وایە من قسەکانم وەکو قسەکانی دکتۆر سامانەیە من باوەڕم بە دکتۆرایە کە ئەو قسانەی کە هەمووی ڕاستە ئەی پرسیارە حەقیقەکەشەوەیە لە منی بکەن ئەی ئێمە چیەکەین بۆ ئاکەین برادەران بێنە بەرچاوی خۆت ئەو کەسەی کە ئەزیزتە و خۆشتەوێ بەدەستی خۆت بیکوژیتەوە بینێژیتەوە بۆشە نەبێ بۆی بگری خەڵکانێکی زۆر بەداخەوە لە هەڵەبجە و لە سلێمانی و لە هەورامان و لە گەرمیانەوە براون بۆ شارێکی تر بە پارەیەکی تر پێی وتراوە یەک ئیشەتەیە چییە ئەبێ لەو شارە بیکەریەوەی هاتووی من لە دڵی ئەو ڕۆژنامەنووسانە ئەزانم و ئاگادارم کە چەند بە ئازارەوە ئەم هەواڵانە ئەخوێننەوە کاتێک دوو حزبی سیاسی توانای ڕوبەڕووبوونەوەی یەکیان نییە لەسەر مێزی دانوستان دانیشن بەیەکەوە شەڕەکە بە میدیاکەن خۆ ئەو میدیایی کە ئێمە ئێستا باسەکەین کەناڵەش 2 ساڵە دروست بووە
بێزەحمەت ئەوانەی تر چەندەکان 14 ساڵە هەن ئەی 14 ساڵە بەردەوام نین من بە هەموو ڕۆژنامە نووسەکانم وتۆەوە کاگڕێبوار کاکەیش لێرە دانیشتووە بەرپرسی ئینتەیکە هەموو هەواڵەکانە چێتە بەردەستی کاگڕێبوار پێم وتووە هەر هەڕەشەیەک هەر ناوزڕاندنێک هەبێ بۆ سلێمانی اینجا بۆ هەموو کوردستان هەندێک جاریش بۆ ناوچەکانی تری عێراقیش کە لەواچێ غەدریان لێکەین پەیامنێرە نێرینە بابل ئەمانە پیشانی بین زێرابەکانی چۆن تەقیوە بۆ لە برێتوێ لە حکوومەتی بەغدا بدەیت هیوادارم بە ڕوونتر سێری بکەن و چاکی شەزانم باسی چیەکەم بەڵام ئێمە لە کەناڵ هەشت ناچار کراوین سێ مەچینەی ئیعلامی گەورەی باەس لایەندار هاتوون پەلاماری شارێکە دەن من نابێ وەڵامیان بم و لەبەری بێ من بێلایەن بم نەوسێ شتیوا ناکەم شتیوا لە من نابینی و لە کەناڵ هەشتی نابینن کاتێک لە شارێکەوە هێرش بکرێتە سەر هەولێر منە بێ خێرا بچم لە سەر هەولێریش بکەمەوە ئەزیزان زۆر ئاسانە دەستگامان هەیە لە شاری هەولێر ناوەندی هەواڵەکەی لە ناو شاری هەولێرە لە لاجان خەڵک کوژراوە ئەو شانازی بۆکە پەیامنێری هەیە لە ئۆکرانیا تۆ بیرکاریە ئەمەم چۆن نەتوانی تێگەێنی تۆ لاجان ناگوازیتەوە بەڵام خەڵکێکی زۆر ڕخنیان لە ئێمە کرد ئێوە بۆ لالەزارتان نەگواستەوە کەناڵ هەشت تەناکەناڵ بوو زۆرترین لۆمە کراین لە بەروی ئێمە لالەزارمان بە هەموو جیاوازیەکانی وپشاندا خەڵکەکەی کە دەستگیر کران لە یەکەم فیشەکەوە کە تەقی بیریان چوو بۆ وتیان ئەی لالەزارتان بۆ بشانە لالەزاریشمان بشانە ئێمە نابێت دانیشین دڵی بەرپرسێکی سیاسی ڕازیکەین بەڵکو ئەو بەرپرسە سیاسیە بێ دەستکراوەمان بکات ئێمە بە چاوێکی بێلایەنانە بۆ دیفاعکردن لەم شارەش و خەڵکێکی زۆر لە سلێمانی و براوەتە هەولێر ئەڵەن دەی فەرمونایی دوو پێشکەشکارم بەرێ خەڵکی شارەکە بێ لە ئێستەوە تا یەک چارەی کەتانێت تاوەکو پانێڵەکە تەواو بێ دوو پێشکەشکار کە پەلاماری شاری سلێمانیە دەن خەڵکی هەولێر بن ناشتیوان نییە بە خۆیان شەڕەکەی خۆیانەکەنەوە بۆیە ئێمە ئەبێ ئەم دەردە ڕاگرین کەناڵەش دەستی پێکردو بەس من بەتەنیا ناتوانم کەناڵەش بەتەنیا ناتوانێت پێویستمان بە قسە باشەکانی ئێوە هەیە بۆی ئەم خەڵکە تۆزێ هادەکەنەوە نەچێتە چوارچێوی شارچێتیەوە تاسەیەک لە سلێمانی کە دروستە بێ نەڵێنەوە بەحرێکی تیا دروست بووە بۆ خۆشمان ڕاستە نابێت لە هەولێر هەشتێک دروست بووە لە دهۆک بڵین وایە چکۆ من هەست ناکەم ئێمە کەناڵە بین بەس بۆ سلێمانیە بێ بۆ کوردستان و عێراق و هەر چوار بەشەکەش بین بۆیە تەناکەناڵیشی لە هەر چوار پارچەی کوردستان ڕێگریمان لێ ناکرێ نە لە ڕۆژاوە نە لە باکوور نە ڕۆژەڵات کەناڵەکەم بۆ بێنە لە هەر چوار پارچەی کوردستان ئیشکا یەکدانە ئەمە هەمووی چالێنجە هەمووی تەحەدایە بۆیە پێتان ئەڵێم پێویستە داواکاریەکەتان زۆر لەوە زیاتر بێ بەڵام ئاگاشتان لەوە بێ ئەم دەستگایانە لەگەڵ مەساڵحی سیاسیە ئایان و مامەڵەکەن کە خەریکە لەگەڵ بەغاڕێکەکەون ئەڵێن وەڵاهی ئەبوونەوە زۆر خۆشە ماسیەکەی کە لەگەڵ بەغایە تێکێن ئەڵێ مانگە موچە نانێرم ئەڵێ زێرابەکانی بەغا لە ساڵی 1920ەوە تاوەکو ئێستا تەعمیر نەکراوەتەوە برادر ئەمە بیرکاریە زۆر ئاسانە پێویست ناکە کەسێکی پڕ لە زانیاری بێ ئەمەتان پێ بڵێ دەست خۆش کاک ئەحمەد سێ دەقەکە و تەواو بوو ڕێبوارتەها جەنابی ڕێبوارتەها کە گۆڕا لە هەولێر لە کەرکووک یعنی خۆتان دەست پێشکەوتان کردایە ڕەخنەکانی قسەکانی دڵی ئێمەتان بووتایە بۆی کەناڵەکانی تر ئەو قسەیە نەکەن ئەو کاتە یەک نمونەی زۆر کورتە گێڕمەوە پیاوێکی هەڵەبجەی کاتی خۆی دێتە سلێمانی ساڵی 60ەکە پەنجاکان بەفرێنی لە شتوریۆ بۆ ئێرە لێرە لە بەردەکی سەرا قەڵاوەکەی ئەفرێن تر مناڵ ئەو پەلامارێدا ئەو پەلام ئەمیش لەسەر بۆچانەکە ئەوە سەیرێ کە قەڵاوەکە یەتە بەردەمی خۆش یەک شەقیتە یعنی تۆ مەفروزە خۆت ڕەخنەکە پێش ئەوەی قسەی خەڵک گوایستەوە بۆی ئەوان نانوپیازی پێوەنە بە دوو دێر ئەم هەنگاوە بنێنێ ئەمە زۆر گرنگە بۆ بە دوو دێر وەڵام تێمەوە کەناڵ هەشت وتەبێژی هیچ حزبێکی سیاسی نییە کە وتەبێژی حزبە سیاسەکە کە یەکێتی نیشتیمانی کوردستانە کۆنگرەی ڕۆژنامەوانی کرد ئێمە ئەیگوازینەوە بەڵام من نایم ڕاستکردنەوە بکەم بۆ ئەو میدیانی کە بە مەبەستێکی سیاسیکن ئەو کاتە بێلایەن نابم ئەندامانی خۆمان چێن هی کەناڵەش ڕۆژنامەنووسەکان داوای لێبوردنەکە من لێرە نیم بۆ وەڵامدانەوەی هەر شتێکی بابەتی سیاسی پێم ناخۆش ئەندامانی مەکتەبی سیاسی یەکێتی ڕەخنەیانە بۆ بەسەوە پەیوەندی بە کەناڵەش دەست خۆش بێ زۆر سپاس کاک ئەحمەد منەوەنی تێگەشتم کاک دیاری قسەی لەسەرەوە بوو قسەی دڵی هەمووشمانە میدیا نابێت لەسەر کاردانەوە ئیشکا بەڕاستی یعنی ئەمەیە قسەکە یعنی ناکرێ بۆ نمونە کەناڵێکی دیاریکراو لە هەولێر بێت
ئێمە وا سێریکەین هەموو ئێوارەیەک بڵێن عادی بزانین ئەمە ڕۆچیەڵێ لەسەر سلێمانی ئێنجا دوای سێری کەناڵێکی سلێمانی کەین بۆ بنەوە کەناڵێکە لە سلێمانی بێ با بڵێ وەکو جوگرافیا عادی بزانین ئەو چیەڵێ ئەم یاریە بەڕاستی یاریەکە دڵنیام ئیشی میدیانی و مامۆستایان بەشێکیان کە پسپۆڕن لێرە کە هین تحلیلی خطابی ئیعلامیتانەکەین کە هین تحلیلی کۆنتێنتەکان و زمانی ئیعلامیتانەکەین ئەگەین بەو نەتیجەیە واتە قسەکە قسەی گیرفان نییە و قسەی سیرکردنێکی هاکەزایی نییە بەڵام بەڕاستیەکەی لە ماوەی ڕابردووە تەنانەت لەم جەنگەشە بیک بەستینەوە ئێمە بینیمان ئەم کاردانەوەی بەرامبەر بەیەک یعنی هەم کەناڵ هەشمان بینی ڕەنگە بەڕێستان لێرەن ڕەخنەشتان لە خۆتان گرت ئەمە شتێکی یەکێکە لە شتە زۆر جوانەکان کە ئینسان ڕەخنەی خۆی بکات پێشەوەی ڕەخنەی بەرامبەر بکە بەڵام بینیمان بەڕاستی لە گەورەترین کەناڵەکانەوە بەڵام هەنێک کەناڵیشمان بینی بنکەکەشیان لە هەولێرە بەڵام زۆر بە پرۆفشناڵانەش توانی ئیشی خۆیان بکەن یعنی پەیوەندی نییە بۆی کە هەولێر و سلێمانی ئەوەی پەیوەندی هەیە بە خاوەندار و عقڵێتی ئیدارەدانی ئەو کەناڵەوە و ئێمەش هەمومان لێرین بەڕاستی لەبەرەوەمانە من ئەوەی خۆم بە هەولێری ئەزانم لەبەرەوەی لەوێتە لە بەبووم و ژیانێکمە بووە ئەوەنە خۆم بە سلێمانی ئەزانم هەمووشمان بۆ ئەم کوردستانە لێرین هەدەفە ڕئیسیەکە ئەوەیە من پێم وایە کاکداریش هەر لەو ناحیەوە باسی و بابەتەی کرد زۆر سپاس و ئەمە فکرێ بۆ پانێڵێکی تر لەسەر خاوەنداری میدیا و کاریگەری لەسەر پەیام ئەتوانین لە دەرفەتەکانی داهاتوە ئیشی تیا بکەین یەک لەحظە دکتۆر گیان با من پرسیارەکانم بیر نەچێت و دواتر ئەچمە لای دکتۆر شوان نازانم کاکدیاری باسیەوەی کرد لە دکتۆر سامانی پرسی ڕاستە حیزب کێشەی هەیە بەڵام بۆچی ئەمە بگوازرێتەوە بۆ خەڵک یعنی خەڵک تاوانی چییە باجی ناکۆکیەکانی حیزب بات و نەقڵ بێتەوە لە میدیاکانەوە بۆ جارێکی تر بۆ ناو خەڵک ئەگەر بە کورتی وەڵامی ئەوم بیتەوە و پاشان کاکدیاری دکتۆر دیاری باسیەوەی کردوتی میدیا چۆن تعامل لەگەڵ مەسەلەی لایک و ڤیو بکاکە کاک ئەحمەدی ژانێکی باس کرد و دکتۆرە پوگاش باسی کرد ئەو دوو پرسیارەمان وەڵام بیتەوە و ئەخیر پرسیار بۆ کاک ئەحمەد ئەو بەڕێزە ناوکیم نەزانی ببوورە مامۆستا هەنێ پێشەرکاری ئیتیکی و باس کرد ئەگەر وەڵامی بیتەوە بەڕێستان و دکتۆر شوان ئەگەر هەچێکە هەیە بڵێ من بێدەنگە بمتاوە وڵایی دەستکۆشیتان لێ کە من بەداوی لەبرنەوە لەبەر محازەرات خۆزە دوا کەوتم حەزمە کرد لە بیدایەتەوە لێرە بەم دەستکۆشی لە پەیمانگای تەکنیکی کوردستانەکەم کە هەوڵی بەیەکەوە بەستنەوەی لایەنی پیشەیی و لایەنی ئەکادمیە چونکە ئێستا بەداخەوە وەکو حیزبە سیاسەکان ئێستا ئەکادمیەکان لە بەرەیەکن و پیشەیەکانیش لە بەرەیەکن کە لە ڕاستیە ئەبێ لە یەکەوە نزیک بن بۆ ئەوەی بەیەکەوە ئیش بکەن من ویستم سەرنجێ بڵم لەسەر ئەوەی کە خۆشە بەڕێوەبەری گشتی کەناڵێکی کاریگەر لێرەیە و ئەو تێگەیشتنەی هەیە کە خۆی بەراورد ناکە بە کەناڵە لۆکاڵیەکان و کەناڵە عالەمیەکانیش وە کۆڵێ تێبینی هەیە لەسەری ئەم قسەیە بۆ ئەوە ئەکەم ئەم ساڵ کە ئێمە هەموو جار BBC وەکو نمونەیەنەوە ئەم ساڵ من لە بەریتانیا لەلایەن میدیا ریفۆرم کۆلیشن داوت کراوم بۆ پەیپەرێکیان هەیە بە ناوی Alternative Green Paper for the BBC Charter Review طبعا BBC دەستورێکی هەیە هەر دە ساڵ جارێک ڕێڤیوێکە ئەم کەمپینە لە بەریتانیا دروست کراوە بۆ یەکەم جار خۆشبەختانە ڕێکخراوی چاودێری میدیای کوردی بەشداری کرد لەم ریفۆرمەی BBCە و مشارەکەمان کرد ئەوانیش مەسەلەن ملاحەزەیان هەیە لەسەر ئەوەی کە حکوومەت ئێستا تەداخلی زۆرە لە ناو BBCە یعنی بە جۆرێ تەداخولەکە زۆرە ئەوە تا کەمپینی بۆ دروستکراوە چۆن ریفۆرم لە BBC بکەن لەسەر چەند ئاسێ یەکێ لەوانە خاوەندارەتی BBC کێ خاوەندارەتی BBC کە ئایا ئەو زانیاریانی BBC بڵاوی ئەکاتەوە شایانی ئەوەیە هاوڵاتی پارەی بۆ باو بە TV لایسنس مشارەکە بکە یا شایانی ئەوەیە پەرلەمانی بەریتانیا بۆ نمونە دامی بکە یان نە ئەبێ خاوەنداریەتەکە ڕوون بێتەوە یەکێ لەو داواکاریانی کە هەیەە دوو تەداخلاتی سەرۆکوەزیرانی بەریتانیا لە هەڵبژاردننی بەڕێوەبەری بۆردی BBC کە پێشنیازیەکە بۆ مەلیکی بەریتانیا بۆ ئەوی قەراری لەسەر بە ئەوان ملاحەزەیان هەیە لەسەرەوە ئەڵە پێویستە لە ناو ستافی BBC دیاری بکرێت یاخود بە هەمانجی لەگەڵ کۆمەڵگەی مەدەنی و ئەکادمیەکان و ڕۆژنامەنووسان دیاری بکرێت بۆچی کەسێک لە دەرەوە بسەپێنرێ بەسەر BBC کە ببێتە بەڕێوەبەری جێبەکەن خاڵێکی تر کە کۆمنتیان هەیە لەسەری ئەیانەوێت چاپ بکەن سیاسی تەحریری BBCە کە ئێمە لێرە کردومانە بە نموزەجی عالا بۆ چاولێکردنەوە تا لە ناو بەریتانیا ڕەخنەی لێژێرن کە خەریکە لە بەڵانس لایە ناتوانین بکە ئەنجا نقطەیەکی کاک ئەحمەدم بەلاو جوان بوو کە لە ئێستا لە وەسەتی ئەکادمی و هەتا پیشەییشە زۆر باسەکرێ ئەوی شتێک نەماوە بە ناوی سەربەخۆیی میدیا سەربەخۆ نییە و نەبووە و نابێ و ناشبێ و ئێستا قسە لەسەر چەمکی پرۆفشناڵەتی یەکرێت کە پرۆفشناڵەتی نسبەیە ڕێژەییە ممکنە لە چەناڵی
هەش کە بیدایەت دەستی پێکرد زۆر بوو چەنە ئاستی پرۆفشناڵەتەکەی زۆر بوو بەڵام لە ئێستایا هەستی پێ ناکەین کەمتر بووەتەوە بۆچی ئێمە بەدوای ئەو هۆکارەی ئاگەڕێن من وەکو خۆم وەکو ڕێکراوێک کە چاودێری ناوڕۆکی میدیایی یەکەم ئەم بەرزونزنی هەست پێ یەکەم بەڵام گرفتەکەی من لێرە ئەوە نییە ئەمە سەر بە سەوزە ئەمە سەر بە زەردە سەر بە سوورە گرفتەکەی من لەوەیە بۆچی ئەم گۆڕانکاریە بەسەریایە من ئەمەوێت دووسێ نموزەت بەمێ زۆر بەپەلە چونکە بەڕێزیان زۆر بەپەلە ئیشی میدیا بەڕاستی کۆمەک کۆکردنەوە و مساعدات و ڕێکخراوی خێرخوازی نییە یعنی ئێمە لە کوردستانە هەندێک کەناڵی کاریگەر ئەوانی کە پیاڵن کاریگەر لەبەرەوەی هەم دامەزراوەیە هەم ستافی زۆرە هەم پارەی زۆرە هەم نازانم چی هەموو مواسەفاتانی تایە کە بۆ دامەزراوەیەکی ڕۆژنامەوانی هەیە ئەمانە ئێن ئیش لەسەر شتێکەکەن کە ئیشی ئەوانیە بۆ نمونە لافاوەکەی چەمچەماڵمان بینی یعنی دیار کەناڵی تەلەڤیزۆنی پیا بووە لۆری بۆ ئەگرێ خەڵکی بۆ ڕاستپێرێ نازانمەوە ئەمەشی هاتە سەر ڕۆژنامەوانیشی بۆ با بۆی لەوێ بگری بۆی لەوێ شین و ڕۆڕۆی بۆ بکە بەس بەڕاستی ئەمە ئیشی میدیایە دەست خۆش دکتۆر گیانەوە بابەتێکی ترە پێم وایە ئەتوانین لەگەڵ ئەوەیە تۆ بابی بەسمەوە خاڵێکی تر ئێمە لە کوردستانە کەناڵمان هەیە لە میدیایە نابێت کەشفی ئەدلەی پۆلیس بڵاو بکرێتەوە باشە دکتۆر سامان لە هەمومان شارەزاترە یعنی کەناڵی میدیایی هەیە بەرنامەجی تایبەتی هەیە بۆ نمونە با نمونەی تلیاک فرۆشتن بێنی کەسێکیان گرتووە لەسەر تلیاک فرۆشتن بەرنامەی لەسەرەکە نوعێتی تلیاکەکە چۆنە لەکوێ هێنراوە لەکوێ شاراوەتەوە بە چەند کڕاوە چ جۆرێکیتی یعنی کە تۆ سێری بەرنامەکەکەی ئەوەی بەرنمەیەکی فێرکاریە بۆ فێربوونی چۆنێتی بەکارێنان و فرۆشتن و مامەڵە پێوەکردنی ئەوە هۆشیاری یاسایی نییە زۆر کۆتاییم لەسەر ئەوەیە یەک لایەنە ئەکادمیەکان و لایەنە پیشەیەکان لە یەکەوە نزیکنەوە ئەم جۆرە پانێڵانە ئەم جۆرە کۆڕ و کۆبوونەوانە زۆر بێ و ببێ بە خەمی گشتی بۆ نمونە لە هەرێمی کوردستانە مادەم چەناڵ هەش لێرەیە زەحمەت لەبێ کاک ئەحمەد چەند ڕاوێژکاری یاساییتان هەیە چەند ڕاوێژکاری دەرونیتان هەیە چەند ڕاوێژکاری میدیاییتان هەیە ئەسڵەن ئاعتراف بە ئەکادمیەکانەکەن بۆ ئەوەی هەڵسەنگاندن بۆ ناوەڕۆکی پەیامەکان بکەن کاک دکتۆر سامان پرسا لە جەناب دەکەم ئەم فەوزایی کە لە نێوان زۆری یاسا و فەراغی یاساییە هەیە چۆن معالەجاکرێ دکتۆر پێگا لە ڕووی دەرونیەوە ئەو پەیامانەی لە میدیاکانە بڵاوکرێتەوە هەر بەڕاست حساب بۆ ئینسانی کوردەکەن کە ئینسانەکە شعوری هەیە کە بەریەکەوتنی هەیە ئەو هەموو شین و ڕۆڕۆیە چییە زوومەخرێتە سەر دایکێکی جەرگ سوتاو کە فرمێسکەکانی بگوێزێتەوە یا تاوەکو ئەچێتە ژووری نووسنەکەیەوە زۆر سپاس دکتۆر شوان زۆر سپاس بۆ تێبینیەکانت پێم خۆشە یەکسەر بە خێرایی وەڵام بینەوە داوای لەبوردنەکەم من لەبەر کاتی ئێوە لەبەر کاتی ئامادەبوانیش زۆر باسی کات دەکەمەوە وەڵام پرسیارەکان هەمووی لە جێ خۆیەتی ئەو مداخلەی دکتۆر شوان ئادەم کە ماوەیەکی زۆرە لە بواری ئیعلامە و مامۆستای ڕاگەاندنە زۆر دقیقە ئەوەی کاک دیاریوشەر پرسیارێکی کرد من جواب دایەوە ئەی چی بکرێت طبعا کاک ئەگەر بە شێوازێکی گشتی وەڵام بمەوە کاتی خۆی میدیاکان میدیانەوە کاتەیە باڵێن پێش 15 ساڵ گەورە بوون ئاهاتن ئێمەمانانیان بانگە کرد بە ڕێست و ئێمەمانان خولی تایبەتمان نەکردەوە یان تەقیممان نەکردە من بیرم جارێکیان بان کرام لە کەناڵێکە تەقیم وتیان تەقیممان بکەم دانیشتمین لەگەڵیانە تەقیم ئێستا ئەوە نەماوە ئەو ڕەخنەگرتن ئێمە ئەوەمان پێگرێ ڕەخنە بژیرن لەو شوێنانەیە ڕەخنە بگرین و بۆ بەڵام تەنها ڕەخنە بەس نییە ئێمە قەت بە سلوک بەعام مرۆڤ بیان سلوکی مؤسسات بە تەنیا ڕەخنە ڕاستی ناکاتەوە چونکە وەکو فرۆی دەڵێ جۆری شتی دیکە پاڵنەرە بۆ ئەو سلوکە ڕێخێ بێ قەواعدێکی دیکەمانەیە پێوتێ قەواعدی قانون بارودۆخی لە هەرێمی کوردستان هەیە خۆمان ئەزانی چۆنە واتە قەواعدی قانون بەهێزترە بۆ ڕاستکردنەوەی سلوک ئەو قەواعدی قانونیە ئێستا باسم کرد لە قسەکانە بەڕێزت درەنگاتی هیچمان نبینێ سزایەک نابینێن یعنی ئەوەی کە تۆ باسی کرد ئەو بەشانەی کەمە بەستاوانەکانی ڕۆژنامە نووسیەکەم بڵاوکردنەوەی بابەتی تاوان و پێشێل نەکردنی ئاسایشی نەتەوەی و پێشێل نەکردنی کەرامەتی مرۆڤ هەمووی لە هەندێک کەناڵە هەمووی هەیە کەسیش محاسبە ناکرێت یعنی وای لێ هاتووە شتانەیە کە وتمانە هەمووی لە کەناڵێک ئەوەی کە تۆ باسی کرد زۆر ڕاستە بەرنامە هەیە لەسەر ئەوەی کە تاوانەکە بووە خزم و کەس و عەشیرەتەکان دێنن لە کاتێکا قانونی عقوبات ئەڵێ نابێ لە مەرحەلەی تحقیقا شت بڵاوکەیتەوە نابێ دام پێدانانی متهم بڵاوکەیتەوە هێشتان لە بەردەمی دەستگایەکی ئەمنیە نابێ کۆمەڵێشتی کە چکە تەسیر لە ڕەوتی دادوەریەکە ئەکا نای بەداخەوە ئەو شتانە هەیە ئەوەی لەسەر ئێمە وەکو خۆم بارودۆخەکە وە نەبێ ئێستا وای لاتوێ پێشووترش بەخوا ئەگەر سێریکەین بارودۆخ هەر وا بووە بەردەوام ئەبێ بەرەو باشیکەین بەڵام دوو قسە هەیە ئایا ئەو ڕۆژە میدیاکارێکی بەناوبانگ گوتی تا بارودۆخ هەرێمی کوردستان باش نەبێ وەسعی میدیا باش ناکرێ
من تۆزێ ڕێیەکی جیاوازترم هەبوو دەکرێ میدیاش وا بکە بارودۆخەکە چاکە بارودۆخە سیاسی و حکوومیەت تۆ دەست بۆ کوێ بێ ئەزریکێنێ سەری پەرلەمانمان کە تخوا وەسعە سەری حکوومەت کە ئەوە ڕاستەقینە باس دەواکرێ کە کات خۆی بە شەرمەوە مامود دوو ئیدارە ئێستا کە وەسعەکە چۆنە سەری دادگاکان کە بینیمان لە قەزیە گرنگەکانە چۆن محکەمەی تەمیز بوو بە دوو بەشەوە هەی بارودۆخەکە بۆ شوازێ بەس دیسان هەر ئەبێ ئومێدوانێ بێت چونکە هەرێمێکی تۆکە تەمام وڵاتانیش دەوریان هەیە لەسەر ئەو تێکدانە هەر ئەبێ ئومێدێکمانە بێت تا بەرەو باشووتری بکەین لە مەسلەی ئەوەی کە باسی میدیا کرا هەر بەو شێوازە یعنی ئێمە دەبێت قسە لەسەرەوە بکەین پێوەرەکان نەشێوێنرێ یعنی خۆزگە لە بەشە لەو کەناڵانەیە خول کرایەوە بۆ میدیاکارەکان یا هیچ نەبێ پێوەرەکانی نێودەوڵەتی یا هیچ نەبێ میساقی شەرەفی ڕۆژنامەنووسی کە پاشکۆیە لەگەڵ یاسای ڕۆژنامەگەری بە شێوە گەورە بکرابە و بە دیوارێکی یەکە لەو کەناڵەکان بۆ میدیاکارەکەی ئاگاداریەوە بێ و نەکەوێتە ناو هەندێک هەڵەوە کە ئێمە بە ئاشکراستی پێکەین سپاس زۆر سپاس بۆ بەڕێستان دکتۆر سامان کاک ئەحمەد بەڕێزە دواتریش دکتۆرە پوگا ئەگەر شتێکتان مابێت وەڵامێک بۆ من هەرەمێ ئەوەنە بەڵام پرسیارم کردم ژوورە چۆن کەسە گرەوتیان تقریبا 200 کەس دوو ئەو نەونیوی ئەم ژوورە ڕۆژنامەنووس ژیانیان لەدەستدا و لەسەر ئەو بابەتی کە ئێمە باسی یەکەین و ئێمە لە میدیا ئەتوانین بەهۆی بابەت ڕۆژنامەوانەکانمانەوە وا بکەین خەڵک زیاتر ژیانی لەدەست بە و ئەتوانی واش بکەین خەڵک پارێزراوتر بێ بۆیە تکایە کە هەم لە دەستگاکەی خۆم و هەم لەو دەستگایانی تر ئەوەیە لە دەرەوەی ئەو بیرکردنەوانی کە هەیەە هەر بیرکردنەوەیەکە ئاگامان لەوە بێ کە لە ساڵی 91ەوە زیاد لە 2000 ڕۆژنامەنووس و لە 2003 و نزیکەی 530 ڕۆژنامەنووس کە یەکێکان براکەی خۆمە بەڵام بۆ من هەمووی خوشک و برای من بوون ئەو 530 کەسە خەڵکێک چوون بۆی زانیاری بۆ ئێمە بێنن نەگەڕانەوە ژیانیان لەدەستدا بۆیە با بێوەفا نەبین بەرامبەر ئەم بابەتە و ئەوەندەی ڕەخنەئاگرین پێشنیاری باشیش بکەین کە دەستگاکان چی بکەن بەڵکو ئێمە بتوانین باشتری بکەین و من دڵنیاشم ئەتوانین بیکەین و ئەمە مەچینێکی ئیعلامی نییە تەنها بۆ پارێزگاری لە شەریحەیەک لە خەڵک بەڵکو ئێمە ئەتوانین وا بکەین بەیەکەوە هەماهەنگی بکەین بۆیە من یەک شتە بیرەخەم و ئاخی قسەم ئەوەیە لەو کاتێک کە هاوکاری کۆکراوە بەداخەوە گەڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەوەنە بەهێز بوونە ئەوەنە باش بوونە بیان توانە ئیشی خۆیان بکەن بەڵێ ئیشی میدیا نییە کەمپین بکا بۆ ڕۆژاوە یا بۆ هەر لافاوێک بەڵام ئێمە بووین تەنها دەستگاین بە تاریخی ڕۆژنامەوانی کوردی لە ساڵی 90ەوە تا ئەمڕۆ زۆر بە ئاشکرا ناوی کەناڵەکانمان هێنا وتمان ئەو هاوکاریانی ئێوە لە هەولێر هەتانە مەیهێنن بۆ کەناڵەش بۆ سلێمانی فەرموو بیبن بۆ ئەو کەناڵە ئەگەر لە سلێمانیشم چون وا بکە ئەمە بە یەکلایانە ناکرێت ئێمە دەستمان پێکردووە و هیواداریشین ئەو دەستگایانە ئەگەر لە خۆشمانە هەیە شارچێتی یا نوعام بیرکردنەوە تەسکانی تیا هەیە وردە ئەمە بگۆڕێ دووبارەیەکەمەوە بە یەکلایانە نابێ بەڵام لەگەڵ قسەکانی دکتۆر سامان و دکتۆرە بە دڵنیایەوە پێگە من ناوەکەم باش بۆ نادوای بۆیە بە دڵنیایەوە ئەیبینە مەرحەلەیەکی باشتر زۆر سپاس کاک ئەحمەد دکتۆرە من ئەو خاڵێکە بەرەزیان ئاماژەی کرد پێم وایە هۆکارەکەی نەزانینە ئەوەی کە بۆچی وا ئەکەن کە مەسەلەن ئەو تەسویرانە ئەگوازن ئەو هەواڵانە من پێم وایە زەرورە یەکێک لە بابەتەکانی خوێندنی میدیاکارەکان سایکۆلۆجی بێ و هەموو دەستگایەکی میدیاکاریش ئەبێ ڕاویشکارێکی سایکۆلۆجیستێکیان لەگەڵا بێ جیهانی پروفێشناڵ ئێستا بەرەو شوونێک چووە کەسێک جەراحە سایکۆلۆجیستی هەیە سیاستوانە سایکۆلۆجیستی هەیە وەرزشکارە هونەرمەندە من خۆم کەیسم هەیە هونەرمەندە کاتێکە چی ئیجرا ئەکا ئەخوێنە ڕاویش بە من ئەکا ئەو کللتورە هێشتا لە کۆمەڵگەی کوردی دروست نەبووە ئێمە وا ئەزانین تەنها کەسێک کە لەگەڵ ڕێزم خەڵکوا ئەڵەن شێت بووە ئەچێتە لای دەروون ناس ئەبێ ئەو کللتورە دروست بێ کە هەر کەسێکی ئاسایی بە تایبەت ئێمەی کورد بە تایبەت میدیاکار کە لە دوو لایەن پێویستی بە ڕاویشکارە هەم کاریگەریەکەی لەسەر خۆی هەم کاریگەری ئەو شتێکە ئەگوازێتەوە بۆ بینەران و بیستەران و خوێنەرانی زۆر سپاس بۆ بەڕێزان دکتۆر پێگا پسپۆر لە بواری دەروونناسی هەروەها دکتۆر سامان فۆزی پرۆفیسۆر لە بواری یاسا و بەڕێز کاک ئەحمەد نەجم سەرۆکی بۆردی کەناڵەش زۆر سپاس ئەمڕۆ لەگەڵمان بوون سپاس بۆ ئێوەش کە پشوو درێژ بوون و بە هیوام کە بتوانین لەم جۆرە چالاکیانە بەردەوام بکەین و بە ئاڕاستەیەک میدیا بۆ خزمەتی خەڵک بێ بۆ گەیاندنی زانیاری بێت نەک بۆ شێواندن و سەر لێ شێوانی ڕایگشتی بێت ئێستاش میوانە بەڕێزەکان ئەگەر بمێننەوە سپاسنامەتان پێشکەشەکەین و دواتر ژوێنەیەکی پێکەوە یەگرین زۆر سپاس دووبارە خێر بێن دووبارە زۆر سپاس بۆ هەموو لایەک
ئێستش داوا لە بەڕێز دکتۆر ڕێبوار مەلانەبی ڕاگری پەیمانگای تەکنیکی کوردستانەکەین بانگێشتی دەکەین بە پێشکەشکردنی خەڵاتی ڕێزلێنان بە بەڕێز دکتۆر سامان فەوزی پسپۆڕ یاسا و ئیتیکی ڕاگەاندە. دواتر بەڕێز ئەحمەد نەجم سەرۆکی بۆردی کەناڵ هەشت. دواتر بەڕێز دکتۆر پگا عەلی مەردان دکتۆرا لە دەروونناسی و چارەسەرکردنی دەرونی با فەرمێت. دواتر بەڕێز دکتۆر هەژان خالیت مامۆستا لە پەیمانگای تەکنیکی کوردستان با فەرمێت.